سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش. خۆشحاڵین دووبارە پێتان دەگەینەوە لە چاڵاکێکی تر لە چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا کارەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەوانیش تەوەرەکانی پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری، کە جگە لە چاڵاکی وەبیناری شەوانی شەممە چەند بەرهەمێکی تری تا ئێستا بڵاو کراوەتەوە. بەرهەمە چاپکراوەکانی دوایی وێنەی بەرجی کتێبەکانیش پیشان دەدەین کە لە کتێبخانەی تەفسیر و کتێبخانەکانی تری شارەکان بەردەستن. جگەلەوە چەناڵێکی یوتیوبی تایبەت بە چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس هەن کە لە ئێستادا 273 ڤیدیۆی زۆر بەسوودی تێدایە کە هەموو تۆمارەکانی وێبینارەکانی پێشوو و هەموو چاڵاکیەکانی پێشووی تێدایە جگە لە بابەتی تری بەسوود. هەروەها چەناڵێکی تایبەتیش بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی شیرینی کوردی کە چۆن بتوانن سوود لە تایبەتمەندیەکانی ژیری دەستکرد وەربگرن بۆ ڕایکردنی کاروبارەکانی خۆیان، کاروباری ڕۆژانەی مامۆستایی مەبەستمانە. جگەلەوە لە سەرەتای ساڵی نوێشەوە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبمان دەست پێ کرد کە ڕۆژانی هەینی هەر هەینیەک کتێبێک بۆ بەڕێز پوخت دەکەینەوە تاکو سوودمەند بن لەو کتێبانەی کە ئێمە سوودمان لێبینیوە، هەوڵ دەدەین ئێوەش سوودی لێ ببینن. بۆ ئەم شەو بابەتێکی گرنگمان هەڵبژاردووە کە بابەتی توێژینەوەی ئەکادیمیە، بە تایبەتی لە گۆڤارەکان، گۆڤارە هەم جیهانیەکان هەم ناوخۆییەکان و لۆکاڵیەکانیش. توێژەرێکی زۆر ڕوومان تێدەکەن و پرسیاری ئەوە دەکەن هۆکارەکانی ڕەتکردنەوەی توێژینەوە چین و بۆ زۆر بووە لەو ماوەیە. بۆیە پێمان باش بوو ئەم شەو خۆمان باسی ئەو بابەتە بکەین بە پێی ئەزمموی متەواضعی خۆمان لەو بوارە. هەوڵ دەدەین جۆرەکانی ڕەتکردنەوە، هۆکارەکانی ڕەتکردنەوە، هەندێک لایەنی پراکتیکی و زایدەن ڕێگە چارە بۆ ئەوەی بتوانین لەو فلتەرانەی سەرنووسەر و دەستەی نووسەران و هەڵسەنگێنەران بە ئاسانتر تێبپەڕین. هەوڵ دەدەم هەموو ئەوانە وەرگرم کە لە چاتن لە وەیتینگ ڕوومن. ئەگەر مامۆستا شەماڵ هاوکارمان بێ دەیکەمە کۆهۆست، لەبەرەوە قسە دەکەم ئەگەر مەجالی بوو ئەوانە وەربگرێ کە دێنە ناو وەیتینگ ڕوومەکە. زۆر باشە. لەبەر کاتەکە زۆر باشە. بابەتەکە وەکو ئەوانی پێشوو هەمووی تۆمار دەکرێت، دوایی تۆمارەکەش بڵاو دەکرێتەوە بە ڕێزان. بۆ زانیاریتان دوایی هەموو وەبینارەکە بە تۆمارکراوی دادەنرێ و سلایدەکانش لەگەڵ ئێوە شێر دەکرێت جگە لە چەند شتێکی تریش کە دواتر بۆ ئەوی بەڕێزی دەنێرین. پرسیار و وەڵامیش دەکەوێتە کۆتایی دوای ئەوەی من بابەتەکەی خۆم پێشکەش دەکەم. اینجا ئێوەش دەتوانن بە پرسیارەکان، بە سەرنجەکان، بە هەر تێبینیەک کە هەتان بێ بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. بەڵام لەناو وێبینارەکەشدا چەند چاڵاکیەک هەیە کە دەکرێت ئێوە تێدا وەڵام بدەنەوە یان داوا دەکرێت ئێوەی بەڕێزیش وەڵام بدەنەوە. کاتەکەمان هەمووی 90 خولەکە. هەوڵ دەدەم لە ماوەی 40 بۆ 45 خولەک بابەتەکەی خۆم تەواو بکەم، دوایی دەیکەینە موناقەشە و بابەتی ئێوە، سەرنجەکانی ئێوە. ئەو وێبینارە وێبیناری ژمارە 126ە بۆ زانیاریتان. ناونیشانەکە من وام پێ باش بوو کە وەکو ڕێبەرێکی پراکتیکی لە بەردەستی توێژەران بێ، چۆن بتوانین نەخێری سەرنووسەری گۆڤارەکان بگۆڕین بۆ ئەوەی بڵێن بەڵێ بە توێژینەوەکانمان.
هەوڵ دەدەم لەم بابەتەی ئەمڕۆدا باز لە چەند پاڵێک بکەم کە ئەوانش وەکو پێشەچیەک دوای ئەوە پێناسەکانە، پاشان هۆکارەکان و جۆر و هۆکارەکانی ڕەتکردنەوەیە، دوای ئەوە دێنە سەر شێوازەکان و هەندێک چارەسەریش دوایی دەخەینە ڕوو، یان ئەو پرسیارە باوانەی کە توێژەران زۆر ئاراستەمان دەکەن یان زۆر بەرەو ڕوومان دەبێتەوە لە کارکردندا، هەوڵ دەدەین ئەوانش بە شێوەیەکی گشتی وەڵام بدەینەوە. دوای ئەوەش ئەگەر هەر پرسیارێکی ترتان هەبوو دەتوانن لە کۆتاییدا بیخەنە ڕوو. پاشانیش هەندێک وەکو گوتمان پرسیاری گشتیە، دوای ئەوە هەندێک دەرەنجامە، چێکلیستێک لە کۆتایی هەیە و یەک دوو نمونە هەن لە کۆتایی و پاشانیش سەرنج و کۆمنتی ئێوەی بەڕێز. بەڕێزان ئەگەر بمانەوێ بە باشی لەو بابەتە تێبگەین دەبێت سەرەتایەکی گشتی بدەینە بابەتەکە وەکو دەواازەیەک بۆ چوونە ناو بابەتەکە. ئەویش ئەمە پێمان وایە بەڕاستی نامەی ڕەتکردنەوە ڕیجێکشن یەکێکە لە ناخۆشترین ئەزمونەکانی توێژەر. دوای ئەوەی چەندین مانگ چەندین هەفتە شەو نخۆنی دەکەی، ماندوو دەبی بە کارەکە، دڵت خۆشە بەوەی کە دەستکەوتێکت هەیە، بەڵام لە کۆتایی دەبینی پێشکەشی گۆڤارێک دەکەی، ڕەنگە لە ماوەیەکی زۆر نزیک، ڕەنگە نەگاتە 24 کاتژمێریش زۆر جار ڕەت بکرێتەوە، کە ئەوە بەڕاستی هەستێکی زۆر زۆر ناخۆش لە لای توێژەر دروست دەکا، تا ڕادەیەکی زۆر خۆی لە بەرچاو دەکەوێ، هەندێک جاریش لایەنی ئەکادیمی گومانی خراپ دەبا. بەڵام دەبێ ئەوە بزانین ئەوە ژیانە، ئەو شتانەی تێدایە دەبێ ئێمە ئامادە بین. ڕەنگە هۆکارەکانیشیان لۆژیکی بن، دەکرێت خۆشمان پێشوەختە لیان دوور بکەینەوە. من ناڵێن هەمووی ڕاستە، ناڵێن هەمووی تەواوە، بەڵام خۆ دەکرێت ئەو هۆکارانەی ئەوان دەڵێن ڕەتکراوەتەوە هۆکاری ڕەتکردنەوەکەن لۆژیکی بن، منطقی بن. بەڕاستی ینی بە فڵ لە خۆمان نەکەین. هەندێک جار ئێستا هەندێک نمونە پیشان دەدەین کە بەڕاستی ئێتۆشبی ڕەنگە ئەو کارە بکەین، بەڵام دەمەوێت وەکو پێشەچی لەوە تێبگەم منیش وەکو ئێوە توێژەر بووم، توێژەرم بەردەوام و بەڕاستیش ڕەتکردنەوەمان بینیوە، چەندین جاریش ڕەتکردنەوەمان بینیوە، ئەو تا ڕادەیەکیش لە سەرەتا زۆرمان پێ ناخۆش بووە، بەڵام کاتێکە زیاتر قوڵ بووینەتەوە لە تێبینی هەڵسەنگێنەران و لە هۆکاری ڕەتکردنەوەکان، ڕەنگە لەلامان هەندێک ئاسایی تر بووە. ڕەنگە جاری یەکەم زۆر زۆر ناخۆشە، بەڕاستی هەستەکە ئەزمونونەکە زۆر ناخۆشە، بەڵام لە دوایی بیر دەکەوە یان دوای ئەوەی کە خۆت دەبیە دەستەی نووسەرانیان خۆت دەبیە هەڵسەنگێنەری توێژینەوە، ئەو کاتە بۆ ڕوون دەبێتەوە کە بەڕاستی ئەو توێژینەوەی تۆ پێشتر ڕەتکراوەتەوە لەخۆڕان نەبووە، یان لەبەر هۆکارێک بووە کە تا ڕادەیەکی زۆر منطقی بووە. بۆیە دەمەویست ئەوە لەگەڵتان شێر بکەم کە منیش بەشێکم لێەوە وەکو توێژەر ئەو هەستە ناخۆشەمان سەشتووە کە توێژینەوەمان ڕەت کراوەتەوە، ئەزمونێکی تاڵ، ئەزمونێکی ناخۆش، بەڵام دوای ئەوەی بیرمان کردوتەوە ڕەنگە بەهێز و بە گوڕوتینێکی ترەوە بێەوە ناو ساحەکە. سەبارەت بە ئامارەکانی ڕەتکردنەوە، بەڕاستی ئێستا زۆربەی گۆڤارەکان، هەم گۆڤارە نێودەوڵەتیەکان، هەم گۆڤارە ناوخۆیی و عێراقیەکانیش و کوردستانیەکانیش دەبینی لەم ساڵانەی دوایی ڕێژەی ڕەتکردنەوە بە ڕادەیەکی زۆر بەرز بۆتەوە. ئەگەر بەس ئامارێکی بچووکی بڵێن چەند ساڵێکی ڕابردوو 4-5 ساڵی ڕابردوو بخەینە ڕوو، ڕەنگە ئەگەر لە ساڵی 2020 یان لە 2000ەکانەوە گۆڤارە ناوخۆیەکان بە عێراقی و بە کوردستانەوە ڕێژەی ڕەتکردنەوە بە گشتی 15 بووە، بەڵام ئێستا کە ساڵی 2025 ڕێژەکە بە چێوێکی تێکرا لە 150 بەسەرەوەی 55 بەسەرەوەی. لە گۆڤارە نێودەوڵەتیەکان و گۆڤارە جیهانیەکان لە ساڵی 2000ەکان نزیکەی 180 بووە، 85 بووە، بەڵام ئێستا گەیشتۆتە 195. ئەو ئامارانە دەبێ وەکو زەنگێک، وەکو هۆکارێک
ئێمە بیری لێ بکەینەوە دەبێ بزانین هۆکارەکانی چییە بۆ وایە کاتە ئەوە وێنەیەکمان پێدەدا لە ڕێژەی ڕەتکردنەوە ئەگەر هەر گۆڤارێک ڕێژەی ڕەتکردنەوەی لەو ڕێنجانە ئەگەر نێودەوڵەتی بوو کەمتر بوو بەڕاستی دەبێت جێگەی گومان بێ لە لای تۆ بۆچی وایە چکە ئەوە ترێندە گشتیەکە ئەوەی کە ئاستی زۆر باشە ئاستی زانستیە ئەکادیمیە ئەمە نامانوێت تەنها ئەوە پێوەەر بێ بۆ ڕەتکردنەوە بەڵام خۆ ڕەتکردنەوە دەبێت راپۆرتی ڕەتکردنەوەی لەگەڵ بێت دەبێت هۆکارەکانی ڕوونکرابێتەوە کە ئێستا بین هۆکارەکانیش باس دەکەین لەگەڵ ئێوەی بەڕێز زوودەی خەینە ڕوو بەڵام بەبەستم بوو ئەو ئامارە بخەمە بەردەستی ئێوە کە هەموو گۆڤارەکان هەم نێودەوڵەتیەکان هەم عێراقیەکان و هەم کوردستانیەکانیش بە شێوەیەکی گشتی ڕێژەی ڕەتکردنەوە تێیدا بەرز بۆتەوە ئەویش دەگەڕێتەوە چەند هۆکارێک کە ئێستا لە سلایدەکانی داهاتوو باسی دەکەین کەواتە بە شێوەیەکی گشتی ساڵ بە ساڵ دەبینین ڕێژەی ڕەتکردنەوە زیاد دەبێت لە ناو گۆڤارەکاندا بەگشتی لە گۆڤارە بەهێزەکان ڕێژەی ڕەتکردنەوە لە نێوەیە 180 بۆ 190 واتە ئەگەر 100 توێژینەوە پێشکەش بکرێ ڕەنگە 20 تاکو دەیان دەربچێ و قبول بکرێت زۆربەی ڕەتکردنەوەکانیش بەپێی ئەو ئامارانەی کە لە بەردەستن لە گۆڤارە نێودەوڵەتیە بەهێزەکان پێی دەڵێن ڕەتکردنەوەی پێش هەڵسەنگاندن واتە پێشەوەی بگاتە هەڵسەنگاندن ڕەت دەکرێتەوە هەر یەکسەر لە ماوەی چەند کاتژمێرێک یان 24 کاتژمێر یان 48 ساعت یان 72 ساعت یەکسەر ڕەت دەکرێتەوە ئەمڕۆ باسی ئەوانەش دەکەین کە چۆنە بەڵام دەمەوێت وەکو توێژەرێک کە تۆ ڕاشکاوبی لەگەڵ خۆت ڕاشکاوبی لەگەڵ توانای ئەکادیمی خۆت ئەوت لەبەرچاو بێ ئەگەر بتەوێ توێژینەوەکەت لە شوێنێکی باش و بەهێز و بەناوبانگ و خاوەن کاریگەری بڵاو بکەیتەوە دەبێ ڕەچاوی ئەوە بکەیت کە ئەگەری ئەوە هەیە ڕەت بکرێتەوە ئەگەرێکی زۆر هەیە بەڵام خۆشبەختانە چەند هۆکارێک و چەند هەنگاوێکیش هەن کە ئێمە بتوانین بەهۆیەوە ئەو فلتەرانە تێبپەڕێنین فلتەرەکانی ڕەتکردنەوەی زوو یان ڕەتکردنەوەی پێشوەختە تێبپەڕێنن و دوای ئەوە بزانین ئەوان چیان دەوێت بۆ ئەوەی کارێکمان بکەن هەر لەبەرەوەشە ناوی وێبینارەکەم ناوە ڕێبەرێکی پراکتیکی بۆ توێژەران چونکە وەکو گوتم بە شێوەی پراکتیکی هەوڵ دەدەین هەندێک ئیش بکەین لەگەڵ ئێوەی بەڕێز تۆ کە وەکو توێژەر کار دەکەی زۆر گرنگە پێشەوەی بابەتەکەت پێشکەش بکەی بە گۆڤارێک بیر بکەیەوە ئاخۆ ئەوان چۆن بیر دەکەنەوە خۆت بینێ شوێنی ئەوان بۆیە چاڵاکیەکمان دەبێت لە ئێستا لە دوای ئەو سلایدانە دێنە سەری هۆکارەکانی ئەو بەرزبوونەوەی چین گوتمان بە شێوەیەکی گشتی لەسەر تاسەری جیهان گۆڤارە جیهانیەکان گۆڤارە ئازبەرزەکان لەگەڵ گۆڤارە نێوخۆیی و عێراقیەکانیش ڕێژەی ڕەتکردنەوە بەرز بۆتەوە بە شێوەیەکی گشتی هۆکارەکان چین هۆکارەکان دەتوانین بڵێن چەند خاڵێکن کە لێرەدا من بە 3 خاڵ باسی دەکەم بەس یەکەم شت پێوەرەکان گۆڕاون ئەگەر تا ساڵانی 2000 تەنها زانیاری زانست لە ناو توێژینەوەکاندا بەس بوو بێ بۆ بڵاوکردنەوە بەڵام لە 2025 بەدواوە و لە 2010 بەدواوە بەو شێوەیە شێوازی پێشکەشکردن و ئۆریژناڵەتی واتە ئەساڵەت ڕەسەنایەتی بوونەتە مەرجی سەرەکی لە بۆ بڵاوبوونەوە کاتە پێوەرەکان گۆڕاون پێشتر دەیانگوت تەواوە معلوماتەکە باشە ئەوی تر چا دەکرێت کێشە نییە بەڵام ئێستا نەخێر ئێستا شێوازی خستنە ڕووی داتایەکان و لە ڕووی ئۆریجناڵەتی و ڕەسەنایەتی و ئەساڵەی ئیش فکرەکەوە ئەوانە بوونەتە پێوەەر چکە هەر گۆڤارێک دەیەوێ بۆ خۆی شتی نوێ و شتی تازە پێشکەش بکە بە خوێنەرەکانی بۆ ئەوەی ئەویش لای خوێنەرەکانی بەردەوام هەیبێ جیهانی بوونیش یەکێکە لە هۆکارەکانی تر گۆڤارەکان گۆڤارە عێراقیەکان گۆڤارە کوردستانیەکان ئێستا ئەوانیش بە سیستەمێکی جیهانی کار دەکەن و هەوڵ دەدەن خۆیان لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان بگونجێنن ئەو پێوەرانەی کە پێویستن بۆ ئەوەی بچنە ناو داتەبەیسە جیهانیەکان ئەگەر
گۆڤارێک هەوڵ بدا بچێتە ناو سکۆپەس یان وێب ئۆف ساینس یان هەر داتەبەیزێک یان DOH کە ڕەنگە ئاسانیش بێ، بەڵام ئەوان مەجموعەیەک پێوەریان هەیە کە ڕەنگە یەکێک لە پێوەرەکان ڕێژەی ڕەتکردنەوە و ڕێژەی پەسەندکردن بێ لەو هەموو سەبمیشن و لەو هەموو پێشکەشکردنانەی کە هەیە. کەواتە هەموو گۆڤارەکان بەگشتی هەوڵ دەدەن ئەوانەی لە ناو داتەبەیزە نێودەوڵەتیەکان و بەناوبانگەکانن لەوێدا بمێنەوە، ئەوانەی کە تێدانین هەوڵ دەدەن هەنگاوێک بچنە پێش و بچنە ئەوێ بەجێبەجێکردنی پێوەرەکانی ئەو لایەنانە یان ئەو داتەبەیزە جیهانیانە. کەواتە ئەگەر لە گۆڤارێکی ناوخۆیی ڕەتکرایەوە قەت مەڵێ ئەوە چۆن دەبێ، بەڵکو بزانە مەرجەکانیان هەمویان تونتر بووە، مەرجەکانی پێشووتریان پێداچوونەوە کراوە، هەوڵێ دەدەن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو پێوەرە نێودەوڵەتیانەی کە ئەو داتەبەیزە عالەمیانە داوایان لێ دەکا. بۆیە دەبێت تۆش ئاستی توێژینەوەکەت بەرزتر بکەیەوە، ئەو خاڵانە و ئەو پێوەرانە ڕەچاو بکەی کە ئەوان بەپێی ڕێوشوێنی نوێ و بەسپەی ستاندەرە نوێیەکان داوای دەکەن. ئەوە بە شێوەیەکی گشتیە. ئێستا دێنە سەر لایەنی پراکتیکی. ئەگەر بین باسی جۆر و هۆکارەکانی ڕەتکردنەوە بکەین، بەڕاستی هەم جۆری زۆرە هەم هۆکاریشی زۆرە. دەمەوێت بەڕێز لەگەڵم بن لەو خاڵانە تا بزانین بەیەکەوە چی دەکەین، چۆن جۆرەکانی ڕەتکردنەوە پۆلێن دەکەین، چۆنیش هۆکارەکانی دەخەینەڕوو. ئەبا چاڵەچێک بکەین بەیەکەوە. حەز دەکەم لەگەڵم بن لە چات بێزەحمەت. یەک لە چات بنووسە لە چ شارێک لەگەڵمانی، ئەگەر ئەزیەت نەبێت دەمەوێت وەکو ڕاهێنانێک بێ. ئەگەر لە چات بنووسی لە چ شارێک لەگەڵمانی لە چاتەکە بینووسن. هەولێر، زۆر باشە، کەلار، کۆیە، دەستانخۆش، سلێمانی، خەبات، چۆمان، هەولێر، ڕانیە، تەقتەق، دهۆک. دەستان خۆش بێ، کەواتە هەموو کوردستانمان لەگەڵە. سۆران، هەولێر، دەربەندیخان، هەیدەراباد، هیندستان، ماشەڵڵا زۆر باشە، سلێمانی، هەڵەبجە، کەلار. دەستان خۆش بێ. مەبەستمەوە بوو کە توێژەر لە زۆربەی شارەکانی کوردستان لەگەڵمانن بۆ ئەوەی هەمومان هاوبەشی بکەین لەگەڵ یەکتر و ئەو ئەزمونەی خۆمان لەگەڵ یەکتر بەش بکەین تاکو بتوانین ئەو فلتەرانە تێبپەڕێنین کە گۆڤارەکان بەهۆی ئەوانەوە توێژنەوەکان ڕەت دەکەنەوە. چاڵەچەکە ئێستا دەست پێ دەکەی. ئەگەر ڕخسەت هەبێ دەمەوێ ئێستا هەمووتان خۆتان وەکو سەرنووسەری گۆڤارێک ببینن. خۆت بکە سەرنووسەر. ئەتۆ سەرنووسەری گۆڤارێکی ڕۆژانە، مانگانە، هەفتانە چەندین توێژینەوە دێتە بەردەستت. باوا دابنین 3 توێژینەوەت بۆ هاتووە. 3 توێژینەوەکە تۆ دەبێ بڕیار بدەیت ئایا ڕەتی بکەیەوە یان بینێری لە بۆ هەڵسەنگاندن. باشە؟ ڕەتی بکەیەوە یان بینێری لە بۆ هەڵسەنگاندن. تۆ کاتی ئەوەشت نییە، ڕەنگە زەختێکی زۆرت لەسرە، چەندین توێژینەوەت لە بۆ هاتووە. هەوڵ بدە بڕیار بدە لەسەر ناونیشان و پوختەکە ئایا ئەو ناونیشان و پوختەیە لە لای تۆ وەکو سەرنووسەر یەکسەر ڕەت دەکرێتەوە یان دەچێتە قۆناغی داهاتوو دەنێردرێ بۆ هەڵسەنگاندن. تۆ ئێستا سەرنووسەری ئاگادار بە هەندێک جار یەکسەر ڕەت دەکرێتەوە توێژینەوەکە، هەندێک جار دڵت ئاو ناخواتە و دەڵێ با هەندێکی تریشی لێ بخوێنمەوە نەک تەنها ناونیشان و پوختەکەی، هەندێکیش یەکسەر دەینێری لە بۆ هەڵسەنگاندن. باشە؟ بیر لەوە بکەوە بزانە بە چ پێوەرێک ئەتۆ ئەو بڕیارە دەدەیت. ئەتۆ سەرنووسەری 3 توێژینەوەت لە بۆ هاتووە، سەرەتا ناونیشان و پوختەکە تەمەشا دەکەی، اینجا بڕیار دەدەیت ڕەتی بکەیەوە یان زیاتری لێ بخوێنیەوە یان یەکسەر لە دەینێری لە بۆ تەقیم و هەڵسەنگاندن. باشە؟ با توێژینەوەی یەکەم تەمەشا بکەین. دەمەوێت بیخوێنیەوە ئەو جدوایی لە چات وەڵامم بدەیەوە. باشە؟ گریمان ئەو کورتەیە نێردراوە ئەتۆ سەرنووسەری گۆڤارێکی زانستی پزیشکی. دەزانن پسپۆڕی جیاجیامان هەیەوانە،
گۆڤارەکەی تۆ گۆڤارێکە بۆ زانستە پزیشکیەکان لەبیرت بێ ئەو خاڵە. ئەو ناونیشانەی هاتووە دەڵێ کاریگەری قەیرانی دارایی لەسەر پێکهاتەی خێزانی لە هەرێمی کوردستان توێژینەوەی چی مەیدانی. ئەوەش پوختەکەیتی. ئەم توێژینەوەی ئامانج لێ لێکۆڵینەوەی لە گۆڕانکاری کۆمەڵایەتیەکانی ناو خێزان دوای ساڵی 2014 و بەو شێوەیە. ئێستا تۆ وەکو سەرنووسەر یەک بڕیاری ڕەتکردنەوەی خێرا ڕقم 1 دابنێ، ئەو بزانم ئاسانە، یان خوێندنەوەی زیاتر پێویست بە خوێندنەوەی زیاتر ناکا لێرە، یان یەکسەر دەینێری بۆ هەڵسەنگاندن. باشە بڕیاری تۆ چییە لێرە؟ تەسەووڕ بکە هەندێک جار بەو جۆرە توێژینەوانت بۆ دێ ئەتۆ توێژینەوەکەت گۆڤارەکەت لە بوارێکە، بەڵام توێژینەوەکە لە بوارێکی ترە لەبەر ئەوەی یەکسەر ڕەت دەکرێتەوە. تکایە ڕقم 1 ڕەتکردنەوەی خێرا ئەگەر یەکسەر ڕەتی دەکەیەوە ڕقم 1 بنووسە، ئەگەر زیاتری لێ دەخوێنیەوە ڕقم 2 بنووسە، ئەگەر دەینێری بۆ هەڵسەنگاندن ڕقم 3 بنووسە. فەرمون لە چات بینووسە، فەرمون لە چات بینووسە. ئەوستا شەوکەت دەڵێ ڕقم 2 زیاتری لێ دەخوێنەوە. باشە با بزانین ئەوانی تر چ دەڵێت. زۆربەیان مامۆستا سینا دەڵێ هەڵسەنگاندن. مامۆستا گۆڤارەکە گۆڤارێکی زانستە پزیشکیەکانە. ئەو توێژینەوەیە پەیوەندی بە بابەتەکەت نییە. ئەگەر زۆر دڵنیانی دەتوانی زیاتری لێ بخوێنیەوە، بەڵام ئەوە باسی کاریگەری قەیرانی دارایی دەکا لەسەر پێکهاتەی خێزان لە هەرێمی کوردستان توێژینەوەی چی مەیدانی. گۆڤارەکەشت گۆڤارێکی زانستە پزیشکیەکانە. ئەگەر من ئەو سەرنووسەرە بم، من بەڕاستی ئەکسەر ڕقم 1 دادەگرم و ئەو توێژینەوە لە لای من ڕەت دەکرێتەوە، چونکە لەگەڵ گۆڤارەکە ناگونجێ. باشە بابێنە سەر بابەتی دووەم، نمونەی دووەم. دیسان تۆ هەر سەرنووسەری، بەڵام ئەو جارە گۆڤارەکە ناونیشانەکەمان دیاری نەکردووە. تۆ بۆ خۆت دیاری بکە زانستیە یان مرۆڤایەتیە یان کۆمەڵایەتیە، مشکلەمان نییە، بەڵام بابەتەکە بەو شێوەیە. بابەتەکە نوێیە، لەسەر زیرەکی دەستکردە. باشە ئەو بابەتەی لە بۆ هاتیە نوێیە، لەسەر زیرەکی دەستکردە. ناونیشانەکەی چییە؟ ناونیشانەکەی بەکارهێنانی AI بۆ فێربوونی قوتابی لە زانکۆدا. ئەوە ناونیشانەکەیە، بەو شێوەیەش پوختەکەی نووسرایە. دەڵێ ئەمڕۆکە ژیری دەستکرد زۆر گرنگە. ئێمە لەم توێژینەوەی دەمانوێت بزانین چۆن قوتابی سوودی لێ دەبینێت. ئەنجامەکان باش بوون، زۆر کەس وتیان باشە. گوگل ترانسلیت بەکارهاتووە بۆ وەرگێڕان و زۆر زانیاری تێدایە کە گرنگن بۆ هەموو کەسێک. پێویستە هەمومان بزانین AI چییە، چونکە دنیا دەگۆڕێ و قوتابی دەبێ زیرەک بێت. باشە ئەگەر ئەو ناونیشانەت بۆ هاتووە، لەگەڵ ئەوەش پوختەکەیتی یان کورتەی ئیشەکەی. باش ئێستا بڕیاری تۆ چییە؟ ئایا ڕەتکردنەوەی خێرایە یان زیاتری لەبارەی دەخوێنیەوە، لە بەشەکانی تری دەخوێنیەوە، یان دەینێری لە بۆ هەڵسەنگاندن؟ تکایە وەڵامی خۆتان لە چات بنووسن. لە بۆ نمونەی دووەم. زۆر باشە، یەکسەر خێرا 2 3 ئەمستا شیا و دەڵێ 3 تا دەینێری لە بۆ هەڵسەنگاندن. زۆر باشە، زۆر باشە، دەستان خۆش، بەردەوام بن. دەمەوێت لەگەڵم بەشدار بن بۆ ئەوەی بزانین سەرنووسەرەکان چۆن بیر دەکەنەوە. بەڕێزان ڕەنگە سەرنووسەر ئەوەندە سەرقاڵە، ئەوەندە توێژینەوەی لە بۆ دێ، بە تایبەتی گۆڤارانەی کە بەناوبانگن و بەردەوام زەختێکی زۆری توێژینەوەیان لەسەرە، کاتی ئەویان نەبێ بەردەوام بخوێننەوە. لەبەر ئەوە توێژینەوەی زۆر زۆر لە لای خۆیان ناهێڵنەوە، بەڵکو ڕەنگە ڕەتی بکەنەوە. لەبەرەوەی بابەتەکەی نوێیە، ڕەنگە زۆربەتان دەڵێن 2 زیاتری لەبارەی دەخوێنیەوە، بەڵام بەڕاستی سەیری ئەو کورتەیە بکە. ئایا ئەو کورتەیە بە زمانێکی ئەکادمی نووسرایە؟ یعنی هەر ئەو پوختەیە چت پێ دەڵێ؟ ئەو پوختەیە پێت دەڵێ ئەو توێژەرە تااقەتی ئەوەی نەبووە پوختەکەی ئابستراکتەکەی بە جوانی بنووسێ. یعنی قسەی زۆر عامی تێدایە. یعنی فکرەیەکی گشتی لەبارەی توێژینەوەکە ناداتە هەڵسەنگێنەران و نادەتە سەرنووسەر بۆ ئەوەی وای لێ بکە هەم زیاتر بخوێنێتەوە، هەمیش بینێرێ بۆ مەرحەلەکەی تر.
دەست خۆش مامۆستا فێنک ڕاستە نووسینەکە ئەکادیمی نییە تەمەشای ئەو زۆرە نووسینە بکە بەکارهێنانی AI بۆ فێربوونی قوتابی لە زانکۆدا جارێ بابەتەکە زۆر گشتیە عنوانەکە ئەو جە پوختەکەش زۆر بە شێوەیەکی عام نووسرایە و نە ڕێبازی توێژینەوەکەی باس کردیە نە مشکلەکەی باس کردیە کێشەی وای باز نەکردیە کەواتە ئەو توێژەرە بەڕێزە زۆر بە ئەهەمیەت وەری نەگرتیە زۆر بە ئەهەمیەت وەری نەگرتیە بەڕاستی ڕاستە مامۆستا بەیبوون ناڵێم هیچ ماندووبوونێک بە هەدەر بچێ بەڵام ئەتۆ وەرە ببە سەر نووسەر و ئەو جۆرە توێژینەوانت بۆ دێکە ڕەنگە ئەوە بێ من بۆیە هەر سێ اختیارمان داناوە ڕەتکردنەوەی خێرا ئەگەر نەگونجێ لەگەڵ بابەتی گۆڤارەکە ڕەنگە ئەگەر ناونیشان و ئێستا دێنە هۆکارەکانی ڕەتکردنەوەشی باز دەکەین با نمونەی سێمیش بێنینەوە ڕەنگە بیرۆکەکە ئاسانتر دەگات ئێستا ئەم توێژینەوەی ساڵی 2024 نێردراوە وادا بنێ لە 2024 باشە ناونیشانی توێژینەوەکە لێکۆڵینەوە لە کاریگەری بەکارهێنانی پاوەرپۆینت لەسەر ئاستی تێگەیشتنی قوتابیانی ئامادەی باشە ئەوەش پوختەکەیتی دەڵێ ئەم توێژینەوەیە تاقیکردنەوەیکی ئەنجامداوە لەسەر دوو گروپی قوتابیان گروپێکیان بە تەختەڕەش سەبورە گروپەکەی تر بە پرۆجێکتەر و پاوەرپۆینت وانەیان پێگوترایەوە ئەنجامەکان نیشانی دەدەن کە ئەو قوتابیانەی بە پاوەرپۆینت وانەیان خوێندووە باشتر تێگەیشتن و وێنەکان یارمەتی دەربوو باشە تۆ ئەگەر وەکو سەرنووسەر بی بڕیاری تۆ چ دەبی لێرە ڕقم 1 ڕەتکردنەوەی خێرا ڕقم 2 خوێندنەوەی زیاتر ڕقم 3 دەینێری بۆ هەڵسەنگاندن فەرموو وەڵام بدەنەوە بێ زەحمەت نمونەی سێم نمونەی سێم 2 1 1 3 1 باشە باشە زۆر باشە زۆر باشە مامۆستا عەبدولێلا دەڵێ لە ناونیشانەکە ڕەسەنایەتی تێدا نییە محەممەد کەمال دەڵێ سێ ورە دکتۆر ئەمەدەوە بزانم زۆر باشە هەر یەکە بەنەوەیەک تەمەشا دەکە سیرکە بەبەستەکەی منەوە بوو ئێمە کاتێک کە شتێک دێتە بەردەستمان ڕەنگە ڕاجایی هەبێ ڕەنگە لە لای تۆ شتێک بێ لە لای من شتێکە لە لای کەسی سێم شتێکی ترە بۆیە دەڵێن کە ڕەتکرایەوە بێئومێد مەبە ئەوە ڕای کەسێکە ئەوە ڕای گۆڤارێکە یعنی ئەوە ڕەنگە ئاستی تۆ نەبێ بەڵام ناشکرێ ئەتۆ هەموو کۆن و نوێیەکە بەیەکەوە سیر بکەیت بەڵێ منیش پێم وایە بابەتەکە ئەمە ساڵی 2024 با تازە باسی پاوەرپۆینت دەکەین ئەوە ئێستا سەردەمەکە تێپەڕیەوە من لە لای خۆم ئەگەر زگم بە گۆڤارەکەی خۆم بسووتێ بەڕاستی ئەو جۆرە توێژینەوە کە کۆن بووە کە ڕەسەنایەتی تێدانی کشتی نوێی تێدانە نابێ بهێڵم لە گۆڤارەکەی مندا بڵاو بێت یان ئەو گۆڤارەی ئەمن کاری تێدا دەکەم بڵاو بێتەوە بۆیە بەڕای من ئەوەیان ڕەت دەکرێتەوە چونکە ئێمە ساڵی 2024 تازە ئەو توێژینەوەی دەکرێت بە شێوەی تەجریبی لەسەر ڕۆڵی پاوەرپۆینت و پرۆجێکتەر کە ئەوە بەڕاستی ئەمن پێم وایە کاتەکەی بەسەر چوە زۆر باشە کاتە ئێستا بینە سەر هۆکارەکانی ڕەتکردنەوە باشە بەڕێزان لەو سێ توێژینەوەی کە تازە ئێوەی بەڕێز لەگەڵم بوون و بڕیارتاندا پێوەرەکانتان چی بوو پێوەری بڕیاردانەکەت چی بوو تکایە چەند پێوەرێک بنووسە پێوەری بڕیاردانەکەت چی بوو ناونیشانی دووبارە دکتۆر ئاگرین دەست خۆش بێ چیتر پێوەری ڕەتکردنەوەکەت چی بوو تکایە بنووسن بزانم لەسەر چ لاوازی پوختەکە بابەتی سکۆپی با بڵێن ئەو گۆڤارە سکۆپ تەواوە مامۆستا دکتۆر لۆرین لاوازی ئەنجامەکانی لە بواری گۆڤارەکە نییە تەواوە دکتۆر ئیسماعیل مامۆستا گەزەنگ ناونیشانەکە بابەت و ناونیشان و شێوازی نووسین نوێگەری لاوازی ناوەڕۆک ساینتیفیک رایتینگ واتە شێوازی نووسین بابەتێکی لاواز بێ پەیوەندی لە نێوان بابەت و پوختەکە نەگونجێ لەگەڵ گۆڤارەکە زۆر باشە زۆر باشە بواری گۆڤارەکە نەبێ زۆر باشە زۆر باش دەستان خۆش نەگونجانی ئاستی ئەکادمی هاوچەرخ نەبوون ئۆریجیناڵەتی ئەو توڵانەی کە بەکار هاتوون لەگەڵ گایدلاینەکە ناگونجێ تەواوە دەستان خۆش بێ ئێستا هەندێک هۆکار باز دەکەن کەواتە
ئێمەی توێژەر دەبێ ئەو خاڵانە ڕەچاو بکەین. ئەو هەموو ماندووبوونە دەکەی نابێت لەسەر هەندێک خاڵی سادە و ئاسان کە چارەسەر دەکرێن وا بکەین ئێمە هەر لە فلتەری یەکەم بابەتەکەمان ڕەت بکرێتەوە. بۆیە دەبێ هەندێک ورتر بینە پێش، هەندێک ورتر کار بکەین. بەڕاستی توێژەری ئێمەش من بۆ خۆشم توێژەر بووم، هەموو جار دەڵێم من لەگەڵ ئێوە زۆر جار پەلەپەل دەکەین لە ناردنی بابەت بۆ گۆڤارەکان، لەبەرەوە زۆر جار تووشی سەدمە دەبین، تووشی ئەو شۆکە دەبی. بەڕێزان ئەگەر ئەزیەت نەبێ بکەن مایکم نەکردیتۆ ببوورە وەڵی کرایتەوە بە ئەمن لاتان بم باشترە ببورن. ئێستا ئەوە زۆر باشە، دەستان خۆش بێ. ئێستا شێری دەکەمەوە لای خۆ. کاتە هۆکارەکانی ڕەتکردنەوە ئەوەی جەنابتان باستان کرد زۆر ڕاستە، بەڵام مەجموعەیەک تر هەن کە گۆڤارەکان بە شێوەیەکی گشتی ئەوانەی باستان کرد سیرکە، ئەوانە هەمویان تەواون. ئەو گۆڤارە بۆ نمونە ساڵانێکی زۆرە دەردەچێت، ئەرشیفێکی باشی هەیە، بۆیە دەبینێ بابەتەکە دووبارەیە، دەبینێ پلەیجەریزمی زۆرە، دەبینێ ئەو سەرچاوانەی بەکاری هاتووە زۆر باش نییە. ئەوانە مەجموعەیەک خاڵن کە دەکرێت ئێمە تێیدا مەسەر مێتۆدۆلۆجیەکەی تەواو نییە، ئەو بابەتانەی کە پێی گەیشتووە یان تێدا بەکار هاتووە وەکو پێویست نییە. پەیپەری بەو شێوەیە زۆرە، دووبارەی تێدایە، دەکەوێتە دەرەوەی چوارچێوەی کاری گۆڤارەکە، دەڕووی زانستیەوە لاوازە. ئەو تووڵانەی بەکاری هێنراوە بۆ توێژینەوەکە و بۆ جۆری توێژینەوەکە ڕەنگە گونجاو نەبێ. سیرکە ئەوانە هۆکارەکانن کە ئێستا بە شێوەی تایبەتیش باسی هەندێکیان دەکەین. کاتە ئەگەر بینە سەر جۆر و هۆکارەکانی ڕەتکردنەوە من دابەشی دەکەم بۆ سێ جۆر. جۆری یەکەمیان ڕەتکردنەوەیەکە کە پێی دەڵێن دەسک ریجەکشن، واتە ڕەتکردنەوەی پێش هەڵسەنگاندن، پێش ئەوەی توێژینەوەکەت بنێردرێ بۆ هەڵسەنگاندن ڕەت دەکرێتەوە. ئەوە بەڕاستی حاڵەتەکان بەرەبەرە لە زیادبووندان. بەڕێزان ئەوانە لە زیادبووندان ڕێژەکەشی لە هەڵکشانە. دەسک ریجەکشن واتە ئەتۆ توێژینەوەکەت تەقدیم دەکەی، پێش ئەوەی بنێرێ بۆ هەڵسەنگاندن یەکسەر ڕەت دەکرێتەوە. باشە هۆکارەکان چین؟ ئەو هۆکارانەی وا دەکەن لە ماوەی 24 کاتژمێر 48 سعات حتا 2 سعات یان چەند ڕۆژێکی کەم سەر نووسەر یان گۆڤار یەکسەر بڵێ نەخێر. یەکەم دەرچوون لە بوارەکە، ئەوەی تازە بینیمان توێژینەوەکە بۆ ئەم گۆڤارە گونجاو نییە، بۆیە توێژینەوەیەک مەنێرە بۆ گۆڤارێک کە گونجاو نەبێت. سەیری سکۆپەکەی بکە، سیر بکەت چ جۆرە توێژینەوەیەک بڵاو دەکاتەوە. ڕەنگە توێژینەوەکەت وەکو بابەت لەگەڵ گۆڤارەکە بگونجێ، بەڵام وەکو جۆری توێژینەوە وەکو توڵی بەکارات و کەرەسەی بەکارات و نەگونجێتە. ئەگەر گۆڤارێک زیاتر گرنگی بە توێژینەوەی پراکتیکی مەیدانی دەدا، ئەتۆ بابەتێکی تیۆری بۆ مەنێرە، بعد بابەتەکەشت لەگەڵ گۆڤارەکە بگونجێ، بەبەستم لەگەڵ جۆری توێژینەوەکە ناگونجێ. ئەوە بە شێوەیەکی گشتی. نەبوونی فۆرماتی زانستی واتە پابەند نەبوون بە ڕێنمایەکانی گۆڤار وا دەکات یەکسەر ڕەت بکرێتەوە. یعنی ئەو سەرنووسەرە یان ئەو کەسەیە کە یەکەم جار توێژینەوەکەی دەچێتە لای پێشەوەی بچێ بۆ هەڵسەنگاندن سیر دەکات. ئەگەر توێژەر ڕەچاوی ڕێنمایەکانی نەکردبێ یانە ڕێزی نەگرتووە، ڕێزی ئەو ڕێنمایانەی نەگرتووە کە گۆڤارەکە دایناوە، بۆیە خۆی پەیوەماندوو ناکاو ڕەتی دەکاتەوە یەکسەر. زمانی لاواز هەندێک جار کێشەی ڕێزمان و ڕوونی دەربڕین تعبیر وا دەکا ئەتۆ ئەگەر بابەتەکەشت زۆر باش بێ بەڵام گەیانەکە و زمانێکە ئەکادیمی نەبێ، ئەویش دەبێتە هۆی ڕەتکردنەوەی خێرا یان ڕەتکردنەوەی پێش هەڵسەنگان. پلەیجەریزم زۆر جار ئەوەش دەبێتە کێشە. هەندێک جار پلەیجەریزمیان دزینی زانستی ڕێژەی هاوشێوەی زۆر بەرزە، ئەوەش دەبێتە ڕەتکردنەوە. زۆربەی گۆڤارەکان ئەگەر
لە سەروی 60 بێ یەکسەر ڕەتی دەکەنەوە. ئەگەر لە خوار و پەنجاو ئەوانە بێ ڕەنگە چانسێکی تر دەرفەتێکی تر بدەن بۆ چاکردن، بەڵام ئەگەر لە سەروی ئەوە بێ یەکسەر ڕەت دەکرێتەوە. خاڵێکی تر ئێستا AI زۆر بووە، ڕێژەی ژیری دەستکردیش هاتوتە سەری، ئەویش ئەگەر بەرز بێ یەکسەر ڕەت دەکرێتەوە. بۆیە ئەوانە 4 هۆکار 5 هۆکاری سەرچین کە وا دەکا ئەتۆ دەم و دەست یان بە زووترین کات توێژینەوەکەت ڕەت بکرێتەوە. بۆیە هەوڵ بدە تکایە پێش ناردنی توێژینەوەکەت بۆ گۆڤارەکان خۆت لەو فلتەرە قوتارکەی، لەو فلتەرە قوتار بە، ئەو دوایی وەرە فلتەرەکانی هەڵسەنگاندن و هەڵسەنگێنەران و ڕەوی وەراکان. لە بابەتی تردا من 10 خاڵم دیاری کردووە بۆ ئەوەی کە بتانی بە شێوەیەکی گشتی خۆت لە دەسک ڕجەکشن واتە ڕستکردنەوەی پێش هەڵسەنگاندن قوتار بکە. یەکەم نەگونجانی ناونیشان و پوختە. هەوڵ بدە ناونیشانەکە لەگەڵ پوختەکەت بگونجێ. ناکرێت و ناونیشانت شتێکە پوختەکە باسی ئەو ناونیشانن نەبێت. لێکۆڵینەوەکانی پێشوت هەوڵ بدە ورد و فرەجۆر بن، چونکە هەندێک هەڵسەنگێنەر هەیە، هەندێک سەرنووسەر هەیە سیر دەکا بزانێ توێژینەوەکانی پێشووی ئایا نوێی تێدایە، کۆنی تێدایە، هەردووچی تێدایە، وردە پەیوەندی بە تایتلەکە هەیە یان هەر ڕیز کراوە. بەڕاستی ئەوەش ڕەنگە ببێتە هۆی ڕەتکردنەوەی خێرا. سندوقی ڕەشی توێژینەوە ڕێبازی توێژینەوەی بەڕێز. ڕێبازی توێژینەوەکە دەبێت زۆر گرنگی پێ بدرێت، چونکە ئەگەر سەرنووسەر لە جاری یەکەم لە خوێندنەوەی پوختەکە نەیتوانی بڕیار بدا ئایا توێژینەوەکەی بنێرێ بۆ هەڵسەنگاندن یان زیاتری لێ بخوێنێتەوە، ئەوە دەچێت تەمەشای مەتۆدۆلۆجیەکەی دەکا، تەمەشای ڕێبازی توێژینەوەکە دەکا، زانی چۆن داڕشتووە، چۆن سامپڵەکانی هەڵبژاردووە، چ جۆرە توێژینەوەیەکە، چۆن تەحلیلی کردووە، چۆن مەسەلەی باڵە سدق و ثەبات و ڕێلایبڵتی و ڤالیدیتی وەرگرتووە. دیسان ئەگەر ئەوە بە شێوەیەکی گونجاو نەبێ، ئەوە بەرەو ڕەتکردنەوەی خێرا دەچێت. لاوازی زمان و شێوازمان باس کرد. هەندێک جار زێدەڕۆییکردن مبالغەکردن لە ئەنجام و بەخۆدا هەڵگوتنیش ئەو توێژینەوەیەکی زۆر گرنگە دەبێتە هۆی ئەوەی ناکرێتەوە بە شێوەیەکی با بڵێن خودی ذاتی بێ بەسەر توێژینەوەکەتدا هەڵ بڵێ، بەڵکو بڵێ بەو هیوایەن توێژینەوەکە ببێتە جێی ئەیان کەلێنێک پڕ بکاتەوە یان بچێتە فەراغێک پڕ بکاتەوە لەو بوارەدا، بەڵام نەک زێدەڕۆیی بکرێت لە ئەنجامەکە. ئەتۆ بۆ نمونە 10 سامپڵت هەڵبژاردووە بێ مەجموعەیەکی زۆر دەرەنجام و ئەنجامی گەورە بخێڕوو کە ئەوەش دەبێتە هۆی ڕەتکردنەوەی پێشوەختە یان پێش هەڵسەنگاندن. هەندێک جار دیارنەبوونی گرنگی توێژینەوەکەت، مەسەلەن ئەتۆ توێژینەوەی کرد بۆ دێ لە بۆ گۆڤارەکەت، ڕەنگە ئەو پرسیارە لەلات بێ ئەوجە چیە تۆ توێژینەوەکەت کردووە، دەبێت پێی بڵێ توێژینەوەکە بۆ گرنگە، گرنگی توێژینەوەکە لەکوێدایە و بۆچی گرنگە لەو گۆڤارە نەشر بێت. زۆر گرنگە ئەو بایەخ و گرنگی توێژینەوەکە بەڕوونی باس کرابێ بۆی سەرنووسەر ڕابچێشێ کە من چێژ بکە تاکو بتوانێ هەم زیاتر بخوێنێتەوە. ئەو جاچیە وەکو سۆوەت، ینی ئەوە تو توێژینەوە دەستت خۆش بێ، بۆ دەبێ گۆڤارەکەی ئێمە بڵاوی بکاتەوە، پێمان بڵێ گرنگی توێژینەوەکەت لەکوێدایە. سادێن باسی دەکەین ئەو گرنگیە لەکوێدا باز دەکرێت. ڕەنگە هەندێک جار لە توێژینەوەکە باز بکرێت، بەڵام شوێنێکی تریش هەیە دەکرێت گرنگی توێژینەوەکەی تێدا باز بکەیت کە ئەویش کەڤەر لێتەرە کە لەلای ئێمە زۆر ئێمال کراوە. بەڕاستی ڕێزنەگرتنی ڕێنمایی تایبەت بە گۆڤار ئەوەشمان باس کرد کە تۆ سەرنووسەر دەبینێ تۆ هەروە فایلێکت ناردووە و هیچ ڕێنمایەکانت جێبەجێ نەکردووە کە گۆڤار داوای کردووە، ئەو ڕەتی دەکاتەوە کاتە تۆ ڕێزت لە بۆ ڕێنمایەکان دانەنا. پسنەڕۆی داتا بە شێوەیەکی ناڕێک و لاواز، ئەوەش هەندێک جار ئەگەر سەرنووسەر نەتوانێت بڕیار بدا ئایا توێژینەوەکە ڕەت بکاتەوە یان بینێرێ بۆ هەڵسەنگاندن چ دەکات، دەچی دەیخوێنێتەوە، تەمەشای جەدوەلەکان دەکات، تەمەشای داتایەکان دەکات. ئەگەر داتایەکان بە شێوەیەکی ڕێک و بە شێوەیەکی جوان و پوخت و ئەکادیمی ڕیز نەکرابێ نەخرابێتە ڕوو، بەڕاستی ئەوەش ڕەنگە ببێتە هۆی ڕەتکردنەوەی پێشوەختە. تەڵەی لە خۆدزین سێلف پلەیجەریزم،
هەندێک جار پلەیجەریزم ئەو هیچ دزی لە توێژینەوەی تر و بەبێەوەی سەرچاوە. ئێمە لەبەرەوەی توێژەرین، لەبەرەوەی ڕەنگە ماستەر و دکتۆراشت هەیە، پێت وایە لەبەرەوەی هی خۆتن ئەگەر بەکاری بێنیەوە نابێ سەرچاوە بنووسی، دەتوانی نەنووسی، بەڵام ئەوە هەڵەیە، ئەوە وەکو دزی لە خۆت بکەیت. تۆ پێشترێ ماستەرێکت نووسیوە، دکتۆرایەکت نووسیوە، ئێستا دەی توێژینەوەیەک دەکەی، سوود لە نامەی ماستەر و دکتۆرایەکە وەردەگری، بەڵام لەبەرەوەی هی خۆتە ناچی ئاماژەی پێ بکەیت، سایتی ناکەی یان باسی سەرچاوە ناکەی، پێت وایە لەبەرەوەی هی خۆتە، ئەوە تەڵەیە. زۆر جار ئەوە سەرنووسەر ئەوانە دەبینن، بۆیە دەبتە بنەمایەک بۆ ڕەتکردنەوەی توێژینەوەکە. لە کۆتاییدا هەندێک گۆڤار ئێستا زۆربیان داوای کەڤەر لێتەر دەکەن، بەڵام کەڤەر لێتەر مەبەستی هەیە. بۆچی ئەو کەڤەر لێتەرە داوا دەکەی؟ ئەتۆ نابێ وەکو توێژەر نامەیەک بۆ سەرنووسەر بنووسی تێیدا بپاڕێەوە، وەڵی من تەڵەبەی ماستەرم، تەڵەبەی دکتۆرامە، تاخیرم، دەمەوێت تەرقیە بکەم، ئەگەر پێتان دەکرێ هاوکارم بن. کەڤەر لێتەر لە بۆ ئەوە نییە بەڕێزان. یعنی ئەوە ڕەنگە یەکسەر گومان دەخاتە سەر ئاستی زانستی توێژینەوەکەت. بۆیە تکایە ئەو هەڵانە مەکە، تکایە ئەو هەڵانە مەکە، چونکە ئەوانە هەمووی ئەگەری ئەوەی هەیە توێژینەوەکەت یەکسەر ڕەت بکرێتەوە پێشەوەی بچێتە هەڵسەنگاندن و ئەو ماندووبوونە و ئەو شەو نەخوونیەی کردیتر ڕەنگە تا ڕادێک لەو گۆڤارەدا بێ ئومێدی. وابزانم وازحە بەڕێزان. ئێستا ئەوە جۆری یەکەم بوو. با ئەگەر نمونەیەک وەرگرین لە ڕووی زمان و شێوازەوە، من دوو ڕستت پێدەدەم، بزانە کامیان ڕستەیان ئەکادیمیە و کامیان نا ئەکادیمیە، چکە دەتوانی بڕیار بدەیت زۆر بە ئاسانی. ئەنجامەکان زۆر ناوازە و شۆککەر بوون و هەمومانی تووشی سەرسوڕمان کرد. ئەوە تەمەشایکە لەگەڵ داتاکان ئاماژە بە گۆڕانکاریی بەرچاو دەکەن کە لە ڕووی ئاماریەوە جێگای بایەخە. بەڕێزانەتە وەکو سەرنووسەر یا وەکو هەڵسەنگێنەر کامە ڕستت پێ گونجاوە بۆ کارێکی ئەکادیمی؟ بە دڵنیاییەوە وازحە کە ڕستەی یەکەمە یان دووەمە، ڕستەی دووەمە. یعنی بۆیە دەبێت گرنگی بە داڕشتنی زمانی بدەین، نابێ مبالغە بکەین. سەرنووسەرەکان حەزیان لە وشەی باق و بریق و زێدەڕۆیی و مبالغە و ئەوە نییە، ینی بەڕاستی دەبێ واقعی بێ، دەبێ بابەتی بێ. تەمەشای دووەم کە چەند ئەکادیمی نووسراوە، داتاکان ئاماژە بە گۆڕانکاری بەرچاو دەکەن کە لە ڕووی ئاماریەوە جێگەی بایەخن. ئەوە شێوازی نووسینی ئەکادیمیە. کەواتە ئەگەر توێژینەوەیەک تاتە بەردەست و بەو شێوەی سەرەوە نووسرا بوو، چەندین نمونەی ئەو هایتەدا بوو، ناڵێم یەک ڕستە، ناڵێم دوو ڕستەش، بەڵام هەر بخوێنیەوە هەر بە خۆدا هەڵگوتن و هەر گەورەکردنی ئیشەکەی خۆت بێ، ئەوە گومان دەخاتە سەر ئەو ئیشەی کە کردوتە. ئەوە جۆری یەکەم بوو بەڕێزان، جۆری ڕەتکردنەوەی پێش ناردنی بۆ هەڵسەنگاندن. جۆری دووەم ڕەتکردنەوەیەکمان هەیە پێی دەڵێن لە کاتی هەڵسەنگاندن. واتە تۆ دەینێری سەرنووسەر قەناعەتی وایە ئەو توێژینەوەی شایستەی ئەوەیە بچێ بۆ هەڵسەنگاندن، لە فلتەری ئەو دەرچووە کێشە نییە، بەڵام دەینێرێ بۆ دوو کەسی پسپۆر. ئێستا ئەوانەی پێشوو ڕەنگە زۆر پێویستی بە پسپۆڕی زۆر ورد نەبێ، بەڵام توێژەرێکی لێ هاتوو، توێژەرێکی بە ئەزمون بێ، دەتوانێت بڕیار بدە ئایا ئەو توێژینەوەیە شایستەی ئەوەیە زیاتر لێ بخوێندرێتەوە یان شایستەی ئەوەیە ڕەت بکرێتەوە زوو یان بنێرزێرە بۆ هەڵسەنگاندن. ئێستا وا داماننا لە فلتەری یەکەم دەرچوو دەچێتە هەڵسەنگاندن. باشە هەڵسەنگێنەر چ کارێکی هەیە بۆ ئەوەی توێژینەوەکەی تۆ ڕەت بکاتەوە؟ بەڕێزان، هەڵسەنگێنەر لەسەر چ توێژینەوە ڕەت دەکاتەوە؟ ئەگەر جەنابەت هەڵسەنگێنەر بی، ئێستا بەڕێزت وەکو هەڵسەنگێنەر، وەکو سەرنووسەر نا، وەکو هەڵسەنگێنەر توێژینەوەکت بۆ هاتووە بۆ ئەوەی هەڵسەنگاندنی بۆ بکەیت. تکایە هۆکارەکانن پێ بڵێ کە توێژینەوەیەک ڕەت دەکەیەوە، بینووسە، فەرموو بینووسن لەبەر چ توێژینەوەیەک ڕەت دەکەیەوە. زانیاریەکان هەڵەبن، ناونیشانەکە کۆن بێ، باشە چیتر مێتۆدۆلۆجیەکەی دکتۆر مەهدی دەستت خۆش بێ، واتە ڕێبازی توێژینەوەکەی، مێتۆدۆلۆجی و داتا ئەنالیسیس دەستت خۆش بێ، ئەنجامەکان باش نەبن،
دەستان خۆش بێ ڕەسەنایەتی تێدا نەبێت داتای لاواز بێ دەست خۆش مامۆستا پێرۆ سەرچاوەکان ڕوون نەبن کێشە و گریمانەی دیار نەبێ ئەتوانین تێستە بکەین نەتوانین ئەو تێستە بکەین بەو تووڵەی کە دایناوە وەڵامی پرسیارەکانی نەدابێتەوە دەست خۆش مامۆستا ئاسۆس دکتۆر ئاسۆس ژمارە سامپڵی کەم بێ ڕێنووس و خاڵبەندی پلەیجەریزم کۆپی زۆر بێ دیزایانی توێژینەوەکە و سامپڵ سایزەکەی کەم بێ دەست خۆش مامۆستا هێمن سامپڵی نەگونجاو بێ عینەی بەحسەکەی گونجاو نەبێ سەرچاوەکانی کۆن بێ شتی نوێ پێشکەش نەکا دەستان خۆش بێ یەکگرتووی بابەتەکە و دەرچوون لە بابەتەکەی نەبێ تەواوە بەڵام دەرەوەی ئامانجی توێژینەوەکە نەبێ داتای نازانستی و ناڕوون کەواتە نوێگەری تێدا نەبێت دەستان خۆش بێ هۆکارەکان زۆرن بۆ ئەوەی لە کاتی هەڵسەنگاندنیش توێژینەوەکە ڕەت بکرێتەوە بەڵام هەندێک لەوانە بەڕێزان ئێمە دەتوانین خۆمانی لێ بپارێزین باسی زمان و شێواز دەکەین بۆ من توێژینەوەی باشم کردووە پێداچنەوەی زمانی باشی بۆ ناکەم خۆ من مەرز نییە زمانەوان بم دەکرێت بە کەسێکی تری پیشان بدەم ئاساییە دەکرێت کەسێکی تر بۆ تەماشاکە کە زمانەکەی لە من باشترە بۆ توێژینەوە کە دەکەم مێتۆدۆلۆجیەکەی بە کەسێکی تر پیشان نادەم بۆ لەگەڵ کەسێکی تر هاوپیشەم هەماهەنگی ناکەم بۆی ئەمن تەمەشایی ئەو بکەم ئەویش تەمەشا بەڵکم فیدباکم بداتێ تووشی ئەو کێشەیە نەبم توێژینەوەیکی بە پەلەپەل بکەم و بینێرم لە بۆ گۆڤارێک و چاوەڕێ بکەم و هەڵسەنگێنەر و پاشی چەند هەفتەیەک ئەو جدوایە بڵێ ڕەت کراوە هەندێک لەوانە بەڕاستی دەتوانین بە ئاسانی خۆمانی لێ بپارێزین ئەگەر پەلەپەل نەکەین بە شێوەیەکی گشتی ئەوەی باستان کرد کێشەکە زیاتر زانستیە لە کاتی هەڵسەنگاندن زانستیە لە قۆناغی پێداچوونەوە لە قۆناغی ڕڤیو زیاتر دەبێتە زانستی ئەگەر لە سەرەتا زیاتر تەکنیکی و بگشتی بوو بەڵام ئێستا زانستیە بۆ نمونە زۆربەتان باستان کرد مێتۆدۆلۆجی لاواز بەکارهێنانی نمونەی کەم یان ئامرازێکی نادروست تووڵەکە ناگونجێ یان تێستەکە ناگونجێ لەگەڵ ئەو تووڵە لەگەڵ ئەو عینەیە سیرکە ئەوەتان باس کرد زۆربەتان نەبوونی نوێکاری ئەوەشتان باس کرد باسی پاوەرپۆینت دەکەی لە 2025 و 26 پاوەرپۆینت ئەسڵەن با خەریکە مۆدیلی بەسەر دەچی ئەمن تازە چ لە بەحسێک بکەم لەسەر کاریگەری پاوەرپۆینت لەسەر دەستکەوتی ئەکادمی قوتابیانی ئامادەیی کاتە نوێگەریشی تێدا نەبێ بەڕاستی ناکرێتەوە خۆت بخەڵەتێنی چاوەڕێی ئەوە بکەی بڵێ وەڵا قبول دەکرێت ئەگەر نوێژ نەبێت ئەنجامی ناڕوون ئەوەشتان باس کرد بەڕێزان داتا و ئەنجامەکان پشتگیری لەو کۆنکلوژنە نەکەن کە تۆ دەڵێی بەدەستم هێناوە تۆ داتایەکەت شتێکە ڕێزەڵتەکان و با بڵێن دیسکەشنەکە شتێکە بەڵام لە ئەنجامەکە ئەنجامگیریەکە شتێکی تر نووسراوە کە ڕەنگە بەو داتایەکەمە بەو توول و ئامرازانە نەتوانێ بگەی ئەو ئەنجام کەواتە ئەوانە هەمووی مایە ئەوەن ئەمە بتوانین هەڵوەستەی لەسەر بکەین لەسەری ڕابوەستین بۆ ئەوەی زیاتر و زیاتر خۆمان ماندوو بکەین جۆری سێەم کە ئەویش هەندێک جار توێژەران تووشی شۆک دەکا ئەوەیە دوای چاکردنیش دوای چاکردن ئەتۆ لە فلتەری سەرنووسەر دەرچووی چووە لە بۆ هەڵسەنگێنەر ناردیتیەوە دەڵێ ئەوانە چا بکە دەڵێ کێشەم نییە بەڵام ئەو وردەکاریانە دەبێت چا بکرێت جۆرێکە پێی دەڵێن ڕەتکردنەوە دوای هەموارکردن واتە rejection after revision پاشەوەی ئەتۆ شتەکانت چا کرد دەینێریەوە لە بۆ گۆڤارەکە دەینێرتەوە لە بۆ هەڵسەنگێنەران سیر دەکەن بزانن چات کردووەیان نا زۆر جاران هەڵسەنگێنەر دەرێ نەخێر ئەو داواکاریانەی ئەمن هەم بووە جێبەجێ نەکراوە بۆی ڕەتی دەکاتەوە ئەوەشیان ئێستا لە زۆر بوونە باشە ئەو هۆکارانە چین تووشی ڕەتکردنەوەی ژمارە سێمان دەکات دوای هەموارکردن ئەگەرە زیێت نەبێت ئەتۆ هەڵسەنگێنەری هەندێک تێبینیت هەبووە لەسەر توێژینەوەیەک ناردراوەتەوە لە بۆ توێژەر بۆی چاچی بکە و ناردیتیەوە ئەگەر چی نەکردبوو ئەتوو ڕەتی دەکەیەوە ئەو جارە ڕەتکردنەوە دوای هەموارکردن گوێنەدان بە تێبینیەکان
زمان و نووسین و خاڵبەندی چاک نەکردنەوەی بە شێوەیەکی گشتی باشە. دیسان ئۆثەر گایدلاین پابەند نەبوون بە داواکاریەکان زۆر باشە. بەڵامدانەوەی لاواز بۆ تێبینیەکان دەستت خۆش بێ زۆر باشە زۆر باشە. چاک نەکردن و دووبارەکردنەوەی هەڵەکان ئەوە دکتۆر کەریم پابەند نەبوون بە ڕێنمایی و ڕێکارەکانی دوای چاکردن دەست خۆش بێ زۆر باشە. دەستان خۆش بێ دەستان خۆش بێ. هەمومان متفقین لەسەر وردبینیکردن. ئەگەر ١٧٠ جێبەجێ نەکرد بێ مامۆستا گەزەنگ دەڵێ ڕەتی دەکەمەوە. دەستکاری نەکردن هەندێک جار هەندێک توێژەر بەداخەوە دەڵێم کەلیمەکە گەر جوانیش نەبێ ببورن ئەوەندە عینادا ئەوەندە زیاد لە حەد با بڵێن متمانەی بە ئیشەکەی خۆیەتی هیچ چاناکە و دەینێرێتەوە وەکوەیە ڕکاوڕک لەگەڵ هەڵسەنگێنەرەکە. ئێستا دێن باسیەوە دەکەیت. دەست خۆش مامۆستا کوێستان باسی کە لە ڕقی توێژەری کرد. مەبەستمەوە نەبوو کە لە ڕقی مەبەستمەوە بوو چایناکە ینی چایناکە هەڵسەنگێنەریش مەجبور نییە ڕازی بێ. دوایی دێنە سەر ئەوەی چۆن وەڵامی هەڵسەنگێنەر بدەینەوە ئەگەر شتێکمان بەدڵ نەبوو یان نەگونجە. زۆر باشە. ئەو کارەکانی ڕەتکردنەوەی جۆری سێم کە ڕەتکردنەوەی دوای هەموارکردنە ئەوانش چەند هۆکارێکن. ڕەچاونەکردنی سەرنجە سەرەکیەکان هەندێک جار هەندێک سەرنجێک گشتیە ئاساییە پێشنیارە دەنووسی ئەو پێشنیارە گە جێبەجێ بکەی باشە ئەگە نەیکەی زۆر کاریگەری نیە. بەڵام هەندێک سەرچێ سەرەکیە دەڵێ ئەوانە دەبی بکە ئەگەر ئەوانە ڕەچاو نەکرد ڕەت دەکرێتەوە. هەندێک جار جگەلەوەی کە هەموارکردنەکە ناکا پاساوەکی نازانستی دەینتەوە یعنی بیانەوەکی نازانستی ئیکسکیوزێک دەینتەوە کە علمی نییە ئەوەش دەبێتە هۆی ڕەتکردنەوە چکەوە دلیل ئەتۆ ئاگاداری کێشەکەنی ئەوەی هەڵسەنگاندنی بۆ دەچێ بەڕێزان ئەزمموی هەیە هەرچەندە پلەی زانستی زۆر جار قیاس نییە بەڕاستی بەڵام زۆر گرنگە ئەتۆ بە شێوکی زانستی وەڵام بدەیە ئەگەر جێبەجێش ناکەیت ئاساوی زانستی بهێنیەوە. هەروەها زۆر جار توێژەر تووشی ئەو هەڵەیە دەبێت چای دەکا دەینێرتەوە بەبێ ئەوەی دەستنیشان بکە شوێنی چاکردنەکەی چێ یخۆ هەڵسەنگێنەر دووبارە نایەتن هەمووی بخوێنێتەوە ئەگەر دووبارەش بێ ماوەیەکی پێچووە ڕەنگە لە بیری نەبێت چی داوا کردووە ئەتۆ دەبێت شوێنی چاکردنەکە دەستنیشان بکەیت شوێنی چاکردنەکە و هەموارکردنەکە دەستنیشان بکەیت. بەڕێزان دەبێت هایلایت بکرێت دەبێت دیاری بکرێت بە کۆمنتە بە هەر شێوەیەکە بۆی کاراسانی بکەیت ئەتۆ ئەماندی بوونەت کردووە ناکرێ بەحسەکە چاک کردو بە چاکراوی بینێری و یەکسەر بنێریەوە بۆ گۆبارەکە برێتەوە گۆبارەکە دێنێتەوە لە بۆ هەڵسەنگێنەر هەڵسەنگێنەر ئەگەر کاتی نەبێت دووبارە دەبێت هەمووی تەمەشا بکاتەوە بەڵام ئەگەر تۆ شوێنەکانت دەستنیشان کرد بە بیری دێتەوە تێبینەکە دەزانێ چات کردووە یان چات نەکردووە بۆیە خۆت دەپارێزی لەو. بەڕێزان ئەوە سێ جۆری سەرەکی ڕەتکردنەوەن کە ئێستا توێژەران تووشی دەبن. جۆرێکی پێش هەڵسەنگاندن کە زیاتر سەرنووسەرەکان دەیکەن جۆرێکی لە لایەن هەڵسەنگێنەرانەوە جۆرێکی لە دوای چاکردنی تێبینی هەڵسەنگێنەرانیش ڕەتکردنەوە دەبێت. هەر سێکیان لە ئێستادا لە بەرزبوونەوەدان چونکە گۆڤارەکان کار دەکەن بۆ بەرزکردنەوەی پێوەرەکانی خۆیان تاکو بگونجێن لەگەڵ داتەبەیزە جیهانیەکان بۆی بچنە ناو ئەو داتەبەیزانە بەم شێوەیە پێگەی خۆیان بگرن. ئەوە سێ جۆری توێژینەوەکە بوو سێ جۆری ڕەتکردنەوەکان بوو بەڕێزان. بەڵام لەبیرت بێ ئەو هەموارکردانەی یان وەرگرتنی کە داوای هەموارکردن دەکا ئەوە نیوەی سەرکەوتنە نیوە ڕێیەکە. زۆر جار دەبینین توێژەرێک لەبەرەوەی هەڵسەنگێنە ڕەخنەی زۆری گرتووە سار دەبێتەوە بەڵام بەڕێزان ئەوەیان هەڵەیە تکایە ئەتۆ دەبێ ئەو ڕەخنانە وەکو دەرفەتێک بۆ بەخۆداچوونەوە وەکو دەرفەتێک بۆ باشترکردنی توێژینەوەکان و بەرهەمەکانت ببینی. باشە چۆن وەڵامی هەڵسەنگێنەران بدەینەوە؟ باشە یەکەم دەبێت سپاس گوزاربی هەمیشە بە سپاسکردنی کات و ماندبوونی هەڵسەنگێنەران دەست پێ بکە ئەوە زۆر گرنگە بەڕێزان ئەوە لە ڕووی دەرونیشەوە یعنی تۆ کەسێکی ڕەخنە قبول دەکەی هەموو تێبینیەک وەردەگری بۆ باشترکردن. دووەم خۆت بەدەستەوە مەدە و تۆ ڕەژمەوە
ئەگەر هەڵسەنگێنەرێک هەڵە بوو هەندێک جار تووشی ئەوە دەبین من دڵنیام ئێوەش توش بوون یعنی ڕەنگە هەڵسەنگێنەرێک تێبینیەکی دایکت و ئەتو لەبەرەوەی بابەتەکە زۆر تێدا قوڵ بیەوە ئەو تێبینی هەڵسەنگێنەرە هەڵەیە دڵنیاین هەڵەیە بەڵام ئەگەر هەڵە بوو بە ئەدەبەوە بە بەڵگەی زانستی وەڵامی بدەوە نەک بە هێرشکردن باشە بەڕێزان هەوڵ بدە تێبینی هەڵسەنگێنەران خاڵ بە خاڵ وەڵام بدەوە یان نەک بە شێوەیەکی گشتی بڵێ تێبینیەکانم جێبەجێ کردوتەوە نەخێر بڵێ تێبینیەکان دەربارەی زمان و خاڵبەندی تێبینیەکان دەربارەی مێتۆدۆلۆژی تێبینیەکان دەربارەی هەوڵ بدە خاڵ بە خاڵ وەڵامی بدەیەوە هیچ تێبینیەک پشتگوێ مەخە تەنانەت ئەگەر بچووکیش بوو چونکە ئەوە ئەندێشەیەکی وا ئیمپرێشنێکی وا ئینتباعێکی وا لەلایەن هەڵسەنگێنەران دروستەکە کە تۆ زۆر جددی بە جددی خاڵەکانت وەرگرتووە بۆیە دەبێ بەو شێوەیە وەڵام بدەیەوە بۆەوەی ماندووبوونەکەت بەزایان نەچێت بۆ ئەوەی دوایی نەخێری هەڵسەنگێنەران و نەخێری گۆڤارەکە بگۆڕێن لە بۆ بەڵێ دەکرێت وەکو خشتەیەک بۆ نمونە خشتەیەکی وەڵامدانەوە ئامادە بکەیت باشترین ڕێگە بۆ ڕازیکردنی سەرنووسەر و هەڵسەنگێنەر کە ئەوەیە وەڵامەکانت لە خشتەیەک ڕێک بخەیت خشتەکە بەو شێوەیە بێ تێبینی ڕیڤیوەرەکە دادوەرەکە وەڵامی توێژەرەکە لەگەڵ گۆڕانکاری لە توێژنەوە کە سێ عەمود بێ بۆ نمونە دەڵێ ڕیڤیوەرێک دەڵێ سەرچاوەکان کۆنن و هیچ ساڵانی نەوەتەکانن باشە توێژەر دەڵێت چە دەڵێ سپاس بۆ تێبینیەکەت ئێمە 5 سەرچاوەی نوێ ساڵی 2024 مان زیاد کرد پێ دەڵێ لە چێ زیادت کردووە بڕوانە لاپەڕە 4 پەرەگرافی 2 شوێنەکەی بۆ ئاسان دەکەی دیاری دەکەی بەو شێوەیە ئەو هەڵسەنگێنەرە زۆر بە ئاسانی دەتوانی بستێتەوە بگەڕێتەوە ئەو شوێنەیە بۆ نمونە تێبینیەکی تر دەڵێ قەبارەی نمونونەکە سامپڵ سایزەکەت زۆر کەمە باشە توێژەر دەڵێتێ دەڵێ هاوڕاین ئەمەمان وەکو خاڵێکی لاوازی توێژینەوەکە لە کۆتاییدا زیاد کردووە دەڵێت لە چێدا گۆڕانکە بڕوانە بەشی لیمیتیشنز لە لاپەڕە 12 زیادمان لەوەشە ئەگەر ئەتۆ وەکو توێژەر خشتەیەکی وا ئامادە بکەی و لەگەڵ توێژینەوەکە بینێریەوە ئەوە کاراسانێکی زۆر دەکا دیسان لە بۆی نەخێرەکان بگۆڕن لە بۆ بەڵێ کاتە تۆ بە جددی وەرگرتووە شوێنەکانت دەستنیشان کردووە دڵنیای لەوەی کە تێبینیەکانیشت ڕەچاو کردووە ئەدی ئەگەر هەڵسەنگێنەرێک تێبینێکی هەڵەی دابوو باسمان کرد هەندێک جار تووشی ئەوە دەبی ئەتۆ چەندین مانگە خەریکی توێژینەوەیەکی زۆربەی کون و قژبنەکانی ئەو توێژینەوەیت هەڵجێر و وەرجێر کردووە وەکو دەڵێ شارەزا بووی بەڵام لەو لاڕە هەڵسەنگێنەرێکی بەڕێز تێبینیەکە دەداتێک کە دەزانی هەڵەیە باشە لەو کاتە چی بکەیت چۆن هەڵت تووڕەمە بە دیسان دەتوانی بەو شێوێ بنووسی سپاس بۆ ئەم تێبینیە وردە ڕەنگە ئێمە لە دەقە ئەسڵەکەدا بە ڕوونی مەبەستمان ڕانەگەیان دەبێ بۆیە دەقەکەمان بە شێوەیەک دەستکاری کرد بۆ ئەوەی ڕوونتر بێ لێرە ئەتۆ بە ناڕاستەوە خۆ پێی دەڵێ ئەتۆ هەڵەی نەکرد بەو شێوەیە تۆ لەگەڵی قسە دەکەی ئەدی ئەگەر هەڵسەنگێنەرێک داوای شتێکی لێکردی کە مەحاڵ بوو بیکەیت ینی توێژینەوەکە ئەنجام درا ئەو داوای شتێک دەکات دەڵێ ئەو تاقیکردنەوەی بکەیان ئەوە بکە تازە خۆ ناچێتەوە توێژینەوەکە سەر لە نوێ دووبارەکەیەوە باشە لەو حاڵەتە چ دەکەیت دەڵێ ئەم پێشنیارە زۆر گرنگە بۆ توێژینەوەی داهاتوو بەڵام لە چارچێوەی ئەم توێژینەوەی ئێستاماندا جێگەی نابێتەوە بەهۆی ئەوجە دەکرێت پاسەڵێکی زانستی لەبۆ بینیەوە لۆ ئەو شێوازت بەکارنا لە ئەوت بەکارنەینا بە شێوکی زانستی بەڵام ئەو مقدمە و ئەو پێشەچەی لەگەڵ بیتکات بەو شێوەیە دەتوانی دیسان نەخێرەکان بە ئاسانی بگۆڕی لە بۆ بڵێ زۆر جار لە گۆڤار ئێمە بەڕاستی چەندین پرسیاری دووبارە باو frequently asked questions FAQs یعنی ئەو پرسیارانە دەکرێت لێمان بۆیە 4-5 لەوانەم هەڵبژاردووە دوای دەکەینە گفتوگۆ توێژەری بەڕێز دەپرسێ ئایا ئەگەر توێژینەوەکەم ڕەت کرایەوە دەتوانم بۆ هەمان گۆڤار بینێرمەوە یان نە بەڕێزان دەتوانن بۆ هەمان گۆڤار بینێرنەوە
هەموو گۆڤارێک ئەوە قبول ناکە، بەڵام ئایا دەتوانن یان نا؟ نەخێر 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 نەخێر. زۆر باشە، بەڵێ لە هەندێک جێ بەڵێ باشترە نەینێری. زۆر باشە، زۆر باشە. عادەتەن نەخێرە، عادەتەن، بەڵام ئەوە ئیستثنای تێدایە، مەگەر ئیلا ئەگەر سەرنووسەر بەخۆی لە ئیمێڵێک نووسیبی ریجەکت ئان ریسەبمیت، ڕەت کرایتەوە بەڵام دەڵێ حەقت هەیە تەقدیم بکەیەوە. ئەویش ئەگەر با بڵێن توێژنەوەکە تێدا بوو، بای ئەوەی تێدا بوو، بەڵام سەرنووسەر دەڵێ لە ئێستادا ڕەت کرایتەوە، بەڵام دەتوانی ئەوانە چاک بکەی و بینێریەوە. ئەگەر نا دەبێ هەڵەکان چاک بکەی لە بۆ گۆڤارە چکە بینێری. ناردنەوەی هەمان دەق و بۆ هەمان گۆڤار بەبێ داواکاری ئەوان، ئەوە کات بە فیرۆدانە، وەختی خۆت بە فیرۆ دەدەی. ئەوە یەک لە پرسیارە باوەکانە. ڕێژەی پلەجەریزم دەبی چەند بی بۆ ئەوەی ڕەت نەکرێتەوە بەڕێزان؟ ڕێژەی پلەجەریزم چەند بی باشە لە بۆی ڕەت نەکرێتەوە؟ 15 20 15 15. زۆر باشە، زۆر باشە، لە زۆربەی لە بینی 15 و 20. بەڵام بە 20 ڕازی مەبە، بە 19 ڕازی مەبە، چونکە ئەو داتەبەیزانەی یان ئەو سۆفتوێرانەی گۆڤارەکان بەکاردێنیان ئەوەی ئەتوو پێشتر بەکارێتیدایە، هەندێک جار مجازەفەی تێدایە، مەترسی تێدایە، بۆ ئەوەی تۆزێک فەرقی هەبێ، چەند ڕێژەیەک فەرقی هەبێ. بۆیە ئەگەر بۆ خۆشت لێ دەدەی لە شوێنێکی جێی متمانە لێی بدە، بەڵام بە شێوەیەکی گشتی 120 کەمتر. ستاندەری جیهانی لە خوار 120، بەمەرجێک پەرەگرافی تەواو لە یەک سەرچاوە نەهێنرابێ. گۆڤارەکان داوای خوار 15 دەکەن، ئەوەی بەهێز و هەندێکی خوار 10 دەکە. بە تایبەتی لە ئەنجام و لە گفتوگۆ هەندێکی دەڵێ دەبێت 0 بێت، ئەنجام و گفتوگۆیەکە دەبی 100% ئی خۆت بێت. ئەمە پێمان وایە بەڕاستی شتێکی کەشمان زیاد کردووە لە لای خۆمان لە گۆڤاری زانکۆ بۆ زانستە مرۆڤایەتیەکان. 120 بە گشتیە نابی لە یەک سەرچاوەش لە 105 زیاتر بێت. ئەین دەڵێ بە گشتی 190ەیە ئاساییە، بەڵام دەبینی لە یەک لە سەرچاوەکان 107 بەکارینایە، ئەوەش قبول کراو نییە. دەبێ ئاگاداری ئەو خاڵەش بن بەڕێزان. باشە، ئەگەر دەینێری بۆ گۆڤارەکانی دەرەوە دەبێ حسابی 115 و هەندێک جار 110 بکەیت. زۆر جاریش گۆڤار هەیە تەرکیز لەسەر ئەنجام و گفتوگۆیەکە دەکا، ریزەڵتن دیسکەشن، دەڵێ دەبێ ڕێژەکەی 0 بێت بۆ ئەوەی تووشی ڕەتکردنەوە نەبێت. چەند کات چاوەڕێ بکەم دوای ناردنی توێژینەوەکە پێشەوەی نامە بۆ سەرنووسەر بنێرم؟ زۆر جار لەگەڵ تاخیربوون مشەوەش دەبین، 2 هەفتەیە یا هەفتەیەکە ناردیتمان دەست بە نامە ناردن دەکەین لە بۆ سەرنووسەرەکەی. بەڕاستی ئەوە هەندێک جار کێشە دروست دەکات. ئەگەر بارودۆخی توێژینەوەکەت لە سیستەمەکە گۆڕا بۆ ئەندەر ڕیڤیو، لایەنی کەم دەبی 2 بۆ 3 مانگ چاوەڕێ بکەیت. ئەگەر زیاتری خایەند دەتوانی نامەیەکی زۆر بە شێوەیەکی هێمنانە و بەڕێزانە بنێری، تەنها بپرسی دەربارەی بارودۆخی توێژینەوەکە، نەک بەس دەست بە با بڵێن ببورن کەلیمەکە بەگلەی و گازاندە بکەی ئەو تاخیر بۆ ئەو های، ینی ئەوە ناکرێ. بەڵام پرسین حەقی خۆتە، پرسین حەق خۆتە، بەڵام گلەیەکە دەبێت لەو مەرحەلەیە نەبێت. ئایا کەڤەر لێتەر بەڕاستی گرنگە یان سەرنووسەر ئەسڵن نایخوێنێتەوە؟ بەڕێزان، ئەوەیان یەک لە هەڵەباوەکانی توێژەری خۆمانە، بە تایبەتی ئەوانەی کە لە بۆ گۆڤارەکانی ناوخۆیی و تەنانەت عێراقیش دەنێرن. کەڤەر لێتەر زۆر بە شتێکی لاوەچی تەمەشا دەکرێت کە بەڕاستی زۆر گرنگ. وەڵام ئەوەیە کە بەڕاستی گرنگە، ئەمە یەکەم شتە سەرنووسەر دەیخوێنێتەوە، سەرنووسەری با بڵێن بەڕاستی و بەجددی. لێرە دەتوانێت سەرنووسەر قایل بکەیت کە بۆچی بابەتەکەت گرنگە. ها گوتم بابەتی گرنگی توێژینەوەکە گرنگە. ئەگەر نامەکەت لاواز بێ، ڕەنگە سەرنووسەر بە وردی سەیری ناوەڕێکی توێژینەوەکەش نەکات، چونکە لەوێدا ئەتۆ دەڵێی بۆچی ئەو گۆڤارەت هەڵبژاردووە، توێژینەوەکەت گرنجەکەی لە چێدایە، بۆ گرنگە لەو گۆڤارە بڵاو بکرێتەوە. بۆیە زۆر زۆر گرنگە بە گرنگیەوە تەمەشای کەڤەر لێتەر بکەن. بۆچی گۆڤارە ناوخۆیەکان پارەی زۆر وەردەگرن بەڵام هێشتا ڕەتکردنەوەشیان زۆرە؟ بەڕێزان، پارەی بڵاوکردنەوە پەیوەندی بە وەرگرتن و ڕەتکردنەوە نییە. گۆڤارەکان
بۆ پاراستنی ناوبانجی زانستی خۆیان و مانەوە لە سکۆپەسە لە دیۆجیا هەستە ناچارن کواڵیتی خۆیان بپارێزن ئەو پارەی کە ئەتو دەیدەی لە بۆ بەڕێوەبردن و ستاف و با بڵێن ئەوەی گۆڤارە یان زانکۆیە نەک بۆ کڕینی وەرگرتن ئێستا زۆربەی گۆڤارەکان پارە پێشوەخت وەردەگرن بۆ پرۆسێسەکە بەڵام هەندێک گۆڤار تا دەگاتە مەرحەلەی پەسەندکردنەکە ئەوجا پارەکە داوا دەکات بەڵام دەبێت لەبیرت بێ ئەو پارەیە بۆ کڕینی وەرگرتن نییە ئەکسپتەنس نییە بەڵکو بۆ پرۆسەکەیە باشە هەندێکیش بەناوی پارەی بڵاوکردنەوەی ئەگەر دادوەرێک یان جووریەک یان ڕڤیوەرێک ڕخنەیەکی گرت ئەم پێما بۆ هەڵە بوو پاسمان کردوانە پاسمان کرد بەڵێ تۆ هەڵی بنووسە سوپاس بۆم سەرنجە بەڵام بپێی ئەو سەرچاوە زانستی کە لێرە ئاماژەی پێدەکەم ئەو هایە بەو شێوەیە بە شێوکی زانستی وەڵامی دەدەیەوە ئەوە پرسیارە باوەکان بوون بەڕێزان پرسیاری تر ڕەنگە لە خەیاڵت هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو پرسیارانە دەکەیت باشە چی بکەین باشە با بەرەو تەواوبوون دەچم ئینشاڵڵا لە ماوەی 5 خولەکەوە دەبوون و دەرگای گفتوگۆ دەکەینەوە چی بکەین باشە بەڕێزان پێشەوەی توێژینەوە بنێرین بۆ گۆڤارێک چێکلیستێک لە لای خۆمان پێش ناردنی توێژینەوە تکایە ئەو چێکلیستە دەدەمێت لە لای خۆتبی تێک بکە بەس تێک بکە ئەو کاتە دەتوانانی زۆر بە ئاسانی لە فلتەرەکان دەربچی و نەخێرەکان زۆربیان بکەیە بەڵێ گۆڤارەکان یەکەم ئایا گونجانی استراتیژی ئەو توێژینەوەی من لەگەڵ ئەو گۆڤارە دەگونجێ یان نا ئایا ناونیشانی توێژینەوەکەم لەگەڵ ئەیم و سکۆپی گۆڤارەکە دەگونجێ لەگەڵ مەبەست و بوارەکە دەگونجێ یان نا تیک لێدا ئەگەر دەگونجێ ئایا گۆڤارەکە لەم دوایانەدا لە 1-2 ساڵی ڕابردوو بابەتی هاوشێوەی منی بڵاو کردیتەوە یان نا ئایا ئاستی گۆڤارەکە ئیمپاکت فاکتەری لەگەڵ هێزی زانستی توێژینەوەکەم هاوسەنگە یان نا بەڕاستی دەبێت ئەوانە تۆ وەکو چێکلیستێک لە لای خۆت پشکنینی دەبۆ بکەی پێشەوەی بینێ لە ڕووی فۆرمات و ڕێکخستنەوە ئایا تەواوی ڕێنمایەکانی بەشی ئۆثەر گایدلاینم جێبەجێ کردووە یان نا هەر گۆڤارێک ئۆثەر گایدلاینی هەیە ڕێنمایەکانی هەیە لە بۆ توێژەران ئایا جێبەجێم کردووە یان نا تەمەشای دەکەمەوە پێشەوەی بینێرم ئایا شێوازی سایتیشن ستایل و ریفرنسینگ ستایل لە هەموو شوێنێک وەکو یەکە یان نا زۆر جار ئێمە توێژینەوەمان بۆ دێ بە دوسێ شێوە تێکەڵ کرایە کاتی ئەوەی نەبووە بچێ یەکیان بخات ئایا خشتەکان تەیبڵ و فیگەرەکان وێنەکان ڕوونن لە شوێنی خۆیانن وەکو یەکن شێوازیان یان نا ئایا ژمارەی وشەکان لەو سنوورەیە کە گۆڤارەکە دیاری کردووە یان نا گۆڤار هەیە دەڵێ توێژینەوەی من دەبێ مەسەلەن لە 10,000 وشە زیاتر نەبێ یان دەڵێ لە نێوان 15,000 بۆ 20,000 بێ دەبێ ئەوە بێم چێک بکەم وەکو چێکلیستێک لە لای خۆم دای دەنێم پێش ئەوەی بینێرم لە بۆ هەر گۆڤارێک هەر لە چێکلیستەکە لە ڕووی کواڵیتی زمان و ناوەڕۆکەوە ئایا ناونیشانەکە کورتە سەرنجڕاکێشە تعبیر دەکات لە توێژینەوەکەم یان نا گزارشکەرە لە بابەتەکە یان نا ئایا ئەبستراکتەکە هەموو بەشەکانی تێدایە ئامانجی تێدایە میتۆدی تێدایە ئەنجامی تێدایە کۆتایی تێدایە کیوێردی تێدایە لە ڕووی ژمارەی وشەکانەوە دیسان دەگونجێ لەگەڵ ڕێنماییەکان یان نا ئایا هیچ هەڵەیەکی ڕێزمانی تایپۆ لە دەقەکە هەیە دەتوانی بۆ خۆت بە دەنگی بەرز بیخوێنەوە دەتوانی بیدەیە کەسێکی تریش بۆت بخوێنتەوە بەڕێزان بوونی هەڵەی زۆری ڕێزمانی و ڕێنووس و خاڵبەندی یەکسەر ئیشارەتێکە بۆ سەرنووسەر کە ئەو توێژەرە بە پەلەپەل شتەکەی کردووە کاتی ئەوەی نەبوو پێدا بچێتەوە بۆیە ڕەنگە ڕەتی بکاتەوە بۆیە وەکو چێکلیست ئەوانە هەمووی لە لای خۆت تۆمار بکەتکە هێزی زانستی و مێتۆدەکە ئایا ئەو مێتۆدۆلۆجیەی کە بەکارت هێناوە بەڕوونی نووسیتت بە جۆرێک کە توێژەرێکی تر بتوانێت هەمان توێژینەوەی تو دووبارە بکاتەوە ئایا سەرچاوەکان نوێن تکایە لەلایەنی کەم 130 بۆ 150 سەرچاوەکان باشترە هی 5 ساڵی ڕابردوو بن ئەوە بکە قاعیدە لە لای خۆت
نەک هەمووی کۆن بێ نەک هەمووی نوێ هەردووک تێکەڵ بن زۆر باش دەبێت. ئایا ئەنجامەکان ڕزەڵتەکان بە وردی وەڵامی پرسیارەکانی توێژینەوەکە دەدەنەوە یاننا؟ ئەوە چوار خاڵی چێکلیستەکە کە زۆر گرنگە. خاڵی کۆتایی لە ڕووی ئەخلاقیاتی توێژینەوە، ئایا ڕێژەی پلەیجەریزمەکە لە خوار ئەو ئاستەیە کە قبوڵی دەکات؟ ئایا ناوی هەموو نووسەرەکان نووسرایە، ئیمێڵیان نووسرایە، شوێنی کارکردنیان نووسرایە؟ زۆر جار توێژینەوە دێ ناوی یەک توێژەری لەسرە، دوایی ئەوەی کە بە پرۆسەی هەڵسەنگاندن دادەڕوە ئەو جدەیانوێ ناوی دووەم زیاد کرد کە ئەوە هەڵەیەکی گەورەیە و زۆربەی گۆڤارەکان ئەوە قبوڵ ناکەن تکایە. بۆیە پێش ناردنی دەبێ ئەو چێکلیستەت لەلاوێ. ئایا کەڤەرلێتەرەکەت بەهێزە، تێیدا گرنگی توێژینەوەکەت لە بۆ سەرنووسەر ڕوون کردیتەوە یان نا؟ نمونەی ئەوە نامەکی کەڤەرلێتەرە، دەکرێت ئەوها بنووسی، ئەوە لەلات دەبێت، دەکرێت ئەگەر نییە هەندێک گۆڤار وەکو تێمپلەیت دایانناوە، بەڵام بۆ سەرنووسەری ئەو گۆڤارە هەوڵ بدە بۆ گۆڤارەکە ناوی گۆڤارەکەش نەک شتێک بی بەهام لە بۆ هەموو گۆڤارەکان بنێری. ناوی سەرنووسەرەکە ئەگەر دەیزانی، ئەگەر نابنووسە ئەیدیتەرین چی. خۆشحاڵم کە توێژینەوەیەکی ڕەسەنم هەیە بەو ناونیشانەی پێشکەش بە گۆڤارەکەتان دەکەم بۆی وەک وتارێکی زانستی بڵاو بکرێتەوە. بۆچی ئەم توێژینەوە بۆ گۆڤارەکە ئێوە گونجاوە باسی بکە. ئەم توێژینەوە باز لەو کێشەیە دەکە تیسک دەخاتە سەر ئەوە بەو شێوەیە هەوڵ بدە ئەوە دەدەمێ دوایی لەگەڵ سلایدەکانە دەتوانی کۆپی بکەیت بە گوێرەی توێژینەوەکەی خۆت پڕی بکەیەوە. خاڵە گرنگەکان یەک دوو سێ ئەم بابەتە پێشتر لەی کوێنێک باو نەکرایتەوە لەژێر هەڵسەنگاندنی هیچ گۆڤارێک نییە. هەروەها نووسەرانی توێژینەوەکە لە ناوەڕۆک و گۆڤارەکە هاوڕان، هەندێک جار ئەوە دەبێتە کێشە. هیچ بەرژەوەندێکی تایبەتی کۆنفلێکت ئۆف ئینترێست نییە کە کار بکاتە سەر ئەنجامی توێژینەوەکە. هیوادارم کارەکەمان جێگەی سەرنجتان بێ و ڕەوانەی پرۆسەی پێداچوونەوە بکرێت. لەگەڵ ڕێزمان ناوی نووسەرەکە دەنووسێ و شوێنی کار و ئەوەی کۆرسپۆندێک ئۆتەرەکە. شتەکە زەحمەت نییە، بەڵام زۆر گرنگە بە گرنگیەوە تەماشای بکرێت. بەڕێزان هاوڕێیان، کۆتاییەکەی هاوڕێیانی خۆشەویست و توێژەرانی بەڕێز، ڕەتکردنەوەی توێژینەوە کۆتایی ڕێگەکە نییە، بەڵکو بەشێکە لە پرۆسەی فێربوون. هەموو نووسەرێک و توێژەرێکی سەرکەوت و چەندین نامەی ڕەتکردنەوەی لە ناو ئیمێلەکەیدا هەیە. ڕەنگە جیاوازی نێوان ئەوانەی کە بڵاو دەکەنەوە و ئەوانەی کە دەوەستن تەنها لە یەک شتە، ئەویش بەردەوامی و فێربوونە لە هەڵەکان. سێ خاڵی گرنگ لیستی زێڕین ئەوەی تازدە ئەو چێک لیستە زۆر گرنگە ڕەچاوی بکەن تکایە. هەڵبژاردننی گۆڤارێکی گونجاو زۆر بە گرنگیەوە تەمەشا بکەن. هەروەها کۆڵ نەدان زۆر گرنگە بە ڕای یەک سەرنووسەر، بە ڕای یەک گۆڤار، بە ڕای یەک یان دوو هەڵسەنگێنەر ئەتۆ سارد نەبیەوە لە کارکردن و ئەنجامدانی توێژینەوە. بەبەست لەم وێبینارە ئەوە نەبوو پێت بڵێم چۆن هەرگیز ڕەت ناکرێەوە، نەخێر، چونکە ئەوە مەحاڵە، بەڵکو ئامانجەکەمان ئەوە بوو پێت بڵێن چۆن تەنها بە هەندێک هەڵەی بچووک ڕەت نەکرێنەوە. هەروەها دەرفەتی بینینی توێژینەوەکەت لەلایەن هەڵسەنگێنەرە جیهانیەکان زیاد بکەین. من زۆر سوپاستان دەکەم لە بۆ ئەو کاتێک کە بە منتان بەخشی. هیوادارم سوودی هەبوو بێ بۆ بەڕێزانێک کە لەگەڵمان بوون لەسەر خەت، ئەوانەشی کە نەیانتوانی لەگەڵمان بن دوای تۆمارەکە دەتوانن ببینەوە. بەڕێزان ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە، دەتوانن ئەگەر پرسیارتان هەیە لە چات بینوسن، ئەگەر دەتانەوێت قسە بکەن دەستان بەرز بکەنەوە. زۆر زۆر سوپاستان دەکەین بەڕێزان. فەرموون ئەگەر کەسێک دەیەوێت قسە بکە دەتوانی، تا پرسیار دەبێ و تا قسە دەکەن. ئەو تێبوو دەستان خۆش، زۆر سپاس. لینکی ناونووسین دواتر بڵاوی دەکەین و ناونووسین دانرا بوو کاک دکتۆر شوان، بەڵام لە گروپەکانی ئەکادیمیا هەیە. ئەوە ئەکادیمیای مێگامایندە، ئەوە کتێبەکانیتی کە لە کتێبخانەی تەفسیر بەردەستە، دەستگای فام بڵاوی کردیتەوە. ئەوەش سێ کتێبی ترە و ئەوەش کتێبە کۆتاییە. ئەوە ئەگەر دەتەوێت یوتیوبی مێگامایند نیتت یان سەبسکرایب نەکردیە، ئەو QR کۆدە سکان بکە، یەکسەر دەتباتە ئەوێ 273 ڤیدیۆی زۆر بە سوودی تێدایە.
بەڕاستی پێمان وایە شتێکی باشە، دەتوانی بۆ هاوڕەکانیشت بنێری. هەروەها ژیری دەستکرد بۆ مامۆستایانیش چەناڵێکی ترەکە بە زمانی کوردیە. ئەو بەڕێزانشی دەتوانانی لەو QR کۆدە سکان بکەیت بە مۆبایلەکەت و یەکسەر بچیاوێ. زۆر باشە. ئەو دەتەوێت چەناڵی نوێی ئەکادمیای مێگا مایند پلەس لە وەتسەپ ئەگەر ئەندامنی تێدا ئەوە سکان بکە تکایە، دەتباتە ئەوێ لەوێ لینکی تۆمارەکە و فۆرمەکان و هەموو شتەکان لەوێ بڵاو دەکرێتەوە. بەڕێزان بەڵێ کاک دکتۆر کەریم دەستی بەرز کردەوە. فەرموو کاک دکتۆر. کاک دکتۆر فەرموو. کاکتۆرگیان شەوتان باش، شەوێ مولایەک باش، ڕەمەزانتان پیرۆز بێ بۆ هەموو مامۆسایانی بەشدار بوو. زۆر سپاس. بەڕاستی ئەزمموی جەنابەت لەبەرەوەی بە زۆرێک لە پلەکانە ڕۆیشتویتووە ئەو نەتوێژێنەوە و نووسین و کتێب و ئەمانە قسەکردن بۆ خۆی هەر سوودی هەیە بۆ هەمومان. لە ڕاستیە ئەمە زۆر زۆر بە سوودەوە. ساڵانە من پێم وایە لە سەرەتا لە ناوەڕاستی سمستەرەکان لە کۆتاییە بۆ هەموو توێژەرەکان بە تایبەتەوانی کە ئێستا مامۆسای یاری دەدەرن و پلەی زانستیان لە پێشە بۆ تەرقیات، زۆر گرنگە ئەم جۆرە توێژینەوانە. ئەو قسانەی کە جەنابەت کردت لە ڕاستیە لەوانەیە بڵێم دەیان کتێبی قەبارە گەورە و زانستی بخوێنینەوە هەر ئەوەمان دەسەکەوێ. ینی ئەمە مجاملە نییە. بەڵام یەک شتیش هەیە کاک دکتۆر، یعنی یەکێک لەو شتانەی ڕەچاو ناکرێن بەڕاستی لە گۆڤارەکانە پسپۆڕی وردە. ینی بۆ نمونە ئێستا ئێمە گەر ڕێگای وانەوتنەوەی زمان وەرگین، ئەگەر ڕێگای وانەوتنەوەی زمان بنێردرێت بۆ پسپۆڕێکی ڕێگای وانەوتنەوەی زمان باشترە وەک لەوەی بنێردرێت بۆ پسپۆڕێکی ڕێگەکانی وانەوتنەوەی زانستە کۆمەڵایەتیەکان بۆ نمونە. ڕەنگە ئەو کەسەی کە هەست بە کێشەیەکی زمانەوانی ئەکا، زمانەوانی کارێکی کەسێکی تر نەتوانێت ئەو هەست بەو کێشەیە بکە. ئەمە یەکێک لە خاڵەکانمان. خاڵی دووەم زۆر گرنگە سەرنووسەرەکان بەتایبەت کەسێک جەنابەت کە هەموو پلەکانە بینیوە، هەم کارگێڕی هەم زانستی، یعنی ئەو تێبینی و سەرنجانەی کە ئەنووسێن لەلایەن هەڵسەنگێنەرەکانەوە چێکێک بکرێ بۆ نمونە بزانێت وەکو خۆت ئاماژەت پێکرد. ینی جاری وا هەیە سەرنجەکان بەس قسەکردنە یاخت کۆمنت نووسینە، شتی زانستی نین. ئێمە ینی بەڵگەی ئەوەمان لە گفتوگۆکانی نامی ماستەر و دکتۆرال بەڕاستی ینی زۆر جار هەر بەس بۆ پڕکردنەوەیە. بۆی ئەمانە زۆر گرنگە دووبارە لەلایەن سەرنووسەرانەوە هەروە سیرێک بکرێت ئەگەر ئەو پرۆسەیە تۆزە قورسیشە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەلای منەوە. دەستت خۆش بێت. ناونیشانەکان زۆر گرنگ بوون. من پێم وایە ئێستش بە تایبەت لە بواری ئێمە ناونیشانەکان زۆر دووبارن و ئێمە لە کوردستانە لە ڕاستیا مادێکی خامی زۆر زۆرمان هەیە وەشتمان زۆر کەم نووسیوە لەم بواریکە قسەتیا کرد بە تایبەت بواری پەروەردە و دەروونناسی. هیوادارم دەست خۆش بێت. زۆر سپاس کاک دکتۆر پرۆفسۆر یادەدە دکتۆر کەریم ئەحمەد عەزیز لە زانکۆی گەرمیان. وابزانم دکتۆر جان یان زۆر باشە. دکتۆر بەختیار وەردەگرین لە زانکۆی کۆیە. دکتۆر بەختیار فەرموو. ئەو کاتتان باشتر دکتۆر. زۆر سپاس. دکتۆر پەرزانەوی دەیەوێت قسە بکات کە دەستی بەرز بکاتەوە چکە لە چاتەکە بەڕاستی من زۆر نابینم، زۆر دەنووسرێ. فەرموو دکتۆر بەختیار. سەرەتا دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ ئەو بابەت بەپێزە بۆ ئەو سەرنج و تێبینیانی کە خستە ڕوو بەڕاستی سوودی بۆ هەمان نەبوو، نەک بۆ ئەو توێژەرە نوێیەکان تەنانەت بۆوانەی کە لە گۆڤارەکانی شکارەکان بۆ نمونە من وەک ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری زانکۆی کۆیە وەک پاڵپشتیەک بۆ قسەکانی جەنابەت بەر لەوەی بێمە ناو لایڤەکەەوە سەیرێکی راپۆرتی گۆڤاری زانکۆی کۆیەم کرد بۆ زانستە مرۆڤایەتیەکان بۆ مانجی 2 24 توێژینەوەمان بۆ هاتبوو، 21 ڕەفز کرابەوە، 3 دانەی قبوڵ کرابوو لە 24 توێژین کە ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزەکە لە ڕەتکردنەوە. بەڕاستی کاک دکتۆر یعنی ئامانجی گۆڤارەکان لەگە ئامانجی توێژەران جیاوازە. ئامانجی گۆڤارەکان
بەرزڕاگررتنی ئاسی توێژینەوەکە و بەرزڕاگررتنی ئاسی گۆڤارەکەی و ئامانجی بەشێک لە توێژەران بڵاوکردنەوەی توێژینەوەیەکە هەندێکیشیان تەنها بۆ بەدێنانی یاخود جێبەجێکردنی داواکاریەکانی بۆ نمونەوەکو خوێنکارانی ماستەر و دکتۆرە ڕێکارەکانە بۆیە زۆر جار ئەمانە گرفت بۆ گۆڤارە ناوخۆیەکان دروست دەکەن کەوا دەکات کۆمەڵێکی زۆر لە توێژینەوە کەڵەکە بێت و بەداخەوە لەو ئاستەشدا نەبێت و چاوەڕوانێکی زۆرش لە گۆڤارە ناوخۆیەکان دەکرێت کە توێژینەوەی بڵاو بکاتەوە بەرامبەر ئەوەی کە پارەی داوایان شتێکی ئەنجام داوە بەرحاڵ نامەوێت لە خۆش بێتەوە ئەگە دەرفەت هەبی کاک دکتۆر من یەک ئەوە بەلامەوە گرنگە یەک دوو خاڵ یەکەمیان ناونیشانی توێژینەوەکە ئێمە زۆر زار توێژینەوەکانمان ناونیشانەکانیان زۆر پەیوەندە بە ناوچەیەکی دیاریکرا و یاخود بە خەڵکێکی دیاریکرا و کە ئەمە هیچ سوودێک بە توێژینەوە بە گۆڤارەکان ناگەیەنی گۆڤارەکان بە دوای سایتێشتنەوەن بۆیە توێژینەوەکان پێویستە ڕەهەندێکی جیهانی یاخود ناوچەیی هەبێت بۆی بتوانێت قوبڵ بکرێت زۆر جار لەسەر ئەو ساسانە بەڕاستی توێژینەوە ڕاتەکرێتەوە هەروە خاڵەشی تری گرنگ پێم وایە کە پێویستە توێژەران ڕەچاوی بکەن بەهانە بۆ ئەو توڵانە بهێننەوە کە وەریانگرتووە بەکاریان هێناوە زۆر جار توڵەکان وەرەگرن بێ ئەوەی بە سەرنووسەر برن هۆکار چێکە ئەو توڵی هەڵبژاردووە بۆ توڵێچکەی هەڵ نەبژاردووە بەڕاستی ئەوانە گرنگن لەگە ئاکاری توێژینەوەش کە بەداخەوە لە گۆڤارەکان ناوخۆیی بە تەواوەتی فەرامۆش کراوە بە گۆڤارەکەی خۆشمەوە لەسەر ئاکاری توێژینەوە دەکەین کە لە گۆڤارە جیهانیەکان بەڕاستی زۆر کاری لەسەرەکرێت ئەمانە بە هەند وەربگیرێ پێم وایە دەستت خۆش بێ دکتۆر کوڵەکان ئەوانە دەکرێت زۆر سپاس کاکتۆر بەختیار لە زانکۆی کۆیە سپاس ئەو بەڕێزانە ناویان دەرنەچووە بەڵام تکایە خۆت بناسێنە یەکێک ئایفۆن نووسراوە تریش هواویە دعایە لە بۆ جیازەکان دەکەین ببوورە بەڕێ داوام لێ کردی مایکەکەت بکەیەوە ئەو بەڕێزەی کە نووسرایە ئایفۆن نووسرایە لە لای من فەرموو مایکەکەت بکەوە دەتوانی خۆت بناسێنی و قسە بکە ئەو جارش هەوڵ دەدەین 3 جار بانگ دەکەین ئەگەر نەبوو دەچینە دواتر بەڕێزێک داوام لێ کرد مایکەکەی بکاتەوە لە لای من نووسرای ئایفۆن تکایە دەستت بەرز کردەوە بەڵێ فەرموو دیارە کێشەی هەیە دەچینە ئەوەی دوای ئەو لای من نووسرایە هواوی بەڵێ مامۆستا فەرموو سڵاوتان لێبێ کاک دکتۆر سڵاو لە جەنابیشت فەرموو ئارەزوو ماستەر لە زمانی کوردی وڵای من دوو پرسیارم هەیە بە بۆچوونی بەڕێستان بە بۆچوونی ئێوە خاڵی سنووری نێوان پارافرێزی دروست و دزینی زانستی لەکوێدایە پرسیاری دووەمیشم کاتێ تێبینێک لە پێداچوونەوە کارێک وەردەگیرێت کە پێت وایە هەڵەیە ئایا باشتر ڕاستەوخۆ بەرگری لێ بکەیت یا بە ڕێگەیەکی ناڕاستەوخۆ دەقەکە بگۆڕێت دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئارەزوو دەست چاوت خۆش بێ ئەوەی قسەی کرد دەستی بێنتە خوارێ زۆر باشە با لێمان تێک نەچێت پرسیارەکان ئێستا وەڵام دەدەمەوە دکتۆر ئاگرین فەرموو دکتۆر ئاگرین ئەم کاتتان باش زۆر سپاس بە دەست خۆش بێتن بە کورتی من حەزم لێ بەڕاستی دوو خاڵ بخەمە ڕوو یەکەمین ئایا هەڵسەنگێنەر چێە ئەوە خاڵی یەکەم یعنی تۆ ئێستا کە ئێوە بۆ منە لە گۆڤارەکەی خۆتان یان لە پەیجەکان لە پەیجە فەرمیەکان داوا دەکەن کە خۆیان تۆمار بکەن بەڕاستی ینی ئەو پرسیارەت لە ئەسنای ئەوەی تۆ ینی ئەوەی کە تۆ پێش کرد ئایا بەچێ دەڵێن هەڵسەنگێنەر ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئایا ئێمە لە هەر پەیوەندی بە خاڵی یەکەمەوە ئایا ئێمە لە کوردستان هەڵسەنگێنەرمانەیە یان بە شێوەیەشتر بێت ئایا کەسانێکمان ئێمە پەروەردە کردووە کە بتوانێت وەکو هەڵسەنگێنەرێکی ڕەسەن توانای هەڵسەنگاندنی توێژینەوەکانی هەبێتن چونکە خاڵی ئەخیر ئەوەیە کە وەکو نمونەیەک یعنی من مامۆستا هەیە لەوانەیە دەڵێ من توێژینەوەم بۆ هاتووە زیاد لە ینی 8 توێژینەوەم ڕەت کردوتەوە کەسی سەیر دەکەی کەچی سێریش دەکەی هەندێک لەو توێژینەوەنە لە گۆڤاری تر دەستخۆشی باشتریشیان لێ کردوانی ئێمە با هەر باسی ئەوە نەکەین ئایا
لاوازی توێژینەوە وەدەکاتن کە بەڵام جاری باشەیە توێژینەوەمان ئێمە هەیە ئەو لاوازەی تێدانە بەڵام هەڵسەنگێنەر هەڕەتی دەکاتەوە بێ ئەوەش ینی هیچ تێبینیشی بۆ بنووسێتن و دەستان خۆش بوو لە کاتێک زۆر سپاس مەمنون دکتۆر ئاگرین زۆر سپاس ئەگەر ئەوانە وەڵام بدەینەوە هەتا کەسی تر بدێتە سەرخەت دەستخۆش کاک دکتۆر کەریم دەستخۆش دکتۆر بەختیار لە بۆ تێبینیەکان بەڕاستی زۆر جار هۆکاری ڕەتکردنەوەی ئەو توێژینەوانەی کە لەلایەن توێژەرانی ناوخۆیی دەکرێت هەوڵ دەدەن لە دەرەوە بڵاوی بکەنەوە ئەوەیە کە بابەتەکان زۆر مەحەلین یعنی ڕەبت نەکراوە لەگەڵ شتێکی جیهانی ئەگەر تۆ توێژینەوەکەت لە سنوورێکی زۆر تەستی جوگرافی ئەنجامدابێ گۆڤارێکی نێودەوڵەتی مەجبور نییە بۆ بڵاو بکاتەوە ئەگەر کێشەیەکی جیهانی ڕەبت نەکرابێ لەگەڵ وڵاتێکی تر بۆ شێوێ بۆیە من لەگەڵ ئەوەی کاکتۆر کەریمیش باسی کرد بەڕاستی هەڵسەنگێنەر لەگەڵەوەی دکتۆر ئاگرین زۆر گرنگە ئەگەر بتوانی پسپۆڕی وردی لەو بابەتە بێ بەڵام من هاوڕام لەگەڵ کاک دکتۆر ئاگرین کە ناتوانین بە هەموو کەسێک بڕین هەڵسەنگێنەر تەنها پلەی زانستی مەرج نییە بۆ بابەتی بوون بۆ ئەکادیمی بوون بەڕاستی بۆ هەڵسەنگاندن چونکە هەڵسەنگاندنیش خۆی هەم هونەرە هەم شێوازە هەم فێربوونە هەم ئەزمونە بۆیە هەندێک جار گۆڤارەکان بە دەست نەبوونی هەڵسەنگێنەری باش جددی مەوزوعی دەناڵێنن هەر لەبەر ئەوەشە پەنا دەبەنە بە چەند هەڵسەنگێنەرێکی دیاری کراو چکە دەزانن کارەکە دەکەن بە باشی بۆیە دەبینی تاخیربوونیش ڕوودەدا من پێم وایە دەبێت پێناسەیەوە بکەینەوە ئایا هەڵسەنگێنەری باش چێ ئەوەی مامۆستا ئارەزوو باسی کرد کە خوبی نێوان پلەیجەریزم لەگەڵ پارەفرەیزی ڕاستەقینە بەڕاستی پارەفرەیزەکە ئەوەیە تۆ هەمان ئەو شتە دەردەبڕی کە دەتەوێ بەڵام بە وشەی خۆتە بەڵام بیرۆکەکە شەریک خۆتە بە ناڵێن ئێمە ناڵێن هیچ شتێک لە هیچ کەسێک نابێ وەربگیرێ بەڵام کە وەری دەگری ئەگەر هی خۆت نەبوو بیرۆکەکە دەبێ ئاماژە بە سەرچاوەکە بکەیت ئەگەر وشەی ئەو بەکار بێنی یان وشەی ئەو بەکار نهێنی پارەفرەیز واتە داڕشتنەوە ئەگەرە تۆ من پێم وایە داڕشتنەوە دەچێتە قالبی ئەوەی ئەتۆ سوودت لە سەرچاوەیەک بینیوە بۆی دەبێ ئاماژە بە سەرچاوەکە بکەیت ئەوەی پرسیارێک لە چات هاتووە کە باز لە گۆڤاری ئەکادیمیای کوردی دەکا من 100% شارەزار نیم لەوێ وەلو دەزانم دەبێ بابەتەکەت پەیوەندی هەبێ بە کورد و کوردستان بە شێوەیەک لە شێوەکان چ فەرهەنگی کوردیە کلتوری کوردیە کوردستانیە بە هەر شێوەیەک بێ پێم وایە دەبێ پەیوەندیەکی هەبێ لەگەڵ ئەو بابەتە ئەوەی من بزانم نازانم ئەوجا میدیا مارکتینگ لە چ بوارێک دەچێتە ئەو شوێنە یان پێوەست کراوە بە سامپڵەکان لە چێ وەردەگری ئەوە خۆیان بڕیار دەدەن بەڕاستی پرسیارێک هاتووە بۆ قبول نەشر چەندی پێویستە ئەوە دەوەستێتە سەر گۆڤارەکە ئاستی گۆڤارەکە هەندێک جار دەوەستێتە سەر جۆری توێژینەوەکە و بەردەستبوونی ئەو هەڵسەنگێنەرانەی کە لەو بوارە کار دەکەن هەندێک توێژینەوە هەیە هەندێک بوار هەیە توێژینەوەی زۆر زۆر لە بۆ دێ بۆ نمونە ئەمە ئەگەر باسی گۆڤاری زانکۆ بکەین وەکو نمونە کۆلیژێکی وەکو ئاداب وەربگرین بۆ نمونە ئەمە ڕەنگە نوێنەرێک یان دوو نوێنەرمان هەیە لەوێن دەرێ بەڵام ئەو بەتەنێ 10-12 توی قسمی تێدایە بەشی زانستی تێدایە لە هەر بەشێکی زانستی چەندین اختصاسیش هەیە چەندین اختصاسی لاوەچی هەیە بۆیە ئەگەر لەوانە هەمویان بەیەکەوە توێژینەوە بنێرن ڕەنگە ئەو دەستەیە سەنگێنەرانە ئەو دەستەی نووسەرانە ڕەنگە پێڕانەگەن بە دەم و دەست ئیشی تێدا بکەن بۆیە هەندێک دوا دەکەوێت بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی دەڵێن لە پێشکەشکردنەوە تاکو گەیشتنە ئاستی پەسەندکردن لە نێوان ئەگەر هیچ کێشەیەکی نەبێ لە ڕووی پلەیجەریزم و لە ڕووی فلتەری تێمپلیتەوەوانە لە نێوان 6 بۆ 8 هەفتەی پێدەچێت 6 بۆ
8 هەفتەی پێدەچێت بە شێوەیەکی گشتی لە پێشکەشکردنی بێ کێشە تاکو ئەکسپتەنس لێتر. ئەگەر وەکو نمونە شتێک حازر بوو ئەگەر بتوانین پیشانی بدەین ورن ئەو سکرینەکە نا مەبەستم ئەو سکرینە نەبوو مەبەستمان ئەوە بۆ نمونە ئەگەر ئەو پیشان بدەین وراوزام دیار نییە لای ئێوە زۆر باشە ئەگەر پرسیاری تر هەبێ ئەمە سوپاسان دەکەین ئەگەر نا کاتەکەمان بەرەو تەواو بوونە بەڕاستی وەبزانم پرسیارەکان وەڵام درانەوە دەستی هەموو لایەک خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوونتان دەزانین ڕەنگە زروفەکە و بارودۆخەکە و کارەبا و ئەو شەڕۆشۆرە ئەوە نەوێ بەڵام ئەمە بڕیارێکمان داوە لەگەڵ خۆمان و لەگەڵ وای خۆمان هەر بەردەوام دەبین بەوەی کە لەگەڵ ئێوەی بەڕێز لەسەر خەت بین بۆ ئەوەی بتوانین کارەکان باشتر و باشتر بکەین ئەمە سوپاسی هەموو لایەک دەکەین کە سەرڕای ئەو بارودۆخە ناخۆشش کە توانیان ئەم شەو لەگەڵمان بن سوپاس بۆ تیمی هاوکارانی ئەکادمیای مێگامایند پلەس دواییش لە زووترین کات تۆمارەکان دادنین لە چەناڵی یوتیوب و لە چەناڵی وەتسەپی مێگامایند بۆ 2 هەفتەی داهاتووش بابەتمان ئامادە کردووە هەفتەی داهاتووش هەر لەسەر گۆڤارەکان دەبێت بە شێوەیەکی تر بەڕێز ئەگەر خوایار بێ کاک دکتۆر من کاکەخانمان لەگەڵ دەبێت هەفتەی دوای نەورۆزیش بابەتێکی تری زۆر گرنگمان ئامادە کردووە تایبەتە بە ژیری دەستکرد کە پێمان وایە ئەویش دەکرێت ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێ هەم لە ناوەندەکانی خوێندن هەم لە بۆ توێژینەوەی زانستیش دووبارە سوپاسان دەکەین کاتێکی خۆش زۆر سپاس مامۆستا شەیما بۆ پێشنیارەکەت وەرمانگرت ناوەکە کاری لەسەر دەکەین ئەگەر دواتریش جەنابەت توانێت کۆنتاکت دیتێڵی ئەو مامۆستا بەڕێزەمان لە بۆ بنێری ئەگەر ناخۆمان پەیدای دەکەین هەوڵ دەدەین ئەویش داوات بکەین بۆ پێشکەشکردنی وەبینارێک بە ڕوخسەتی ئێوەی بەڕێز هەم تۆمارەکە ڕادەگرم هەمیش کۆبوونەوەکە کۆتایی پێدێنم دەستان خۆش بێت دکتۆر ئارام و سارام لە گۆڤاری ئاران زۆر سپاس کە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ بەڕێزانی تریش سپاس بۆ هەموو لایەک کاتێکی خۆش بۆ هەمووان شەو شەوگاتان شاد و ئاگاداری خۆتان